ئەمڕۆ یەکشەممە 26 مانگی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. 42 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا کۆمەڵە دوای 9 ساڵ فعالیەتی نهێنی بوونی خۆی ئاشکرا کرد و بە خێرایی لە هەموو کوردستان لە قوپۆی بڵاو کردەوە و بوو بە هەوێنی شکلگرتنی بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان. لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانمان لە ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەین. بەم بۆنەوە سڵاو دەنێرین بۆ ئیرادەی پۆڵاینی بنەماڵەی گیانبەخکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. سڵاو دەنێرین بۆ پایەداری و خۆڕاگری شکۆداری زیندانیانی شۆڕژگەر و کۆمۆنیست لا زیندانەکانی کۆماری ئیسلامی. بینەرانی ئازیز، ئاگدارتان دەکەین کە بە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکان ڕاستەوخۆ ڕێپۆرتاژی ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵە کە بە شێوەی زیندوو لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە بەرەوە دەچێتان بۆ بڵاو دەکەینەوە. ئازیزان، ڕیزی بەرنامەکانی ئەمڕۆمان بەم جۆرە دەبێت. سەرەتا گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان پێشکەشتان دەکرێت. دواتر بینەری بەرنامەی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە دەبن. لە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆماندا کورتەی گرنگترین هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان پێشکەش دەکرێت. بە هیوای ئەوەی کە تا کۆتایی بەرنامەکان هاوڕێمان بن، سەرنجتان ڕاکێشین بۆ بینینی درێژەی هەواڵەکان. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. چالاکی بەرینی تەبلیغی لە مەحوەری سنا مەریوان بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە شاری بانە. کۆبوونەوەی دەستفرۆشانی شەقامی فێردەوسی لە شاری سنا. پشڕاستبوونەوەی سەزای 5 ساڵ زیندان بۆ زارا محەممەدی چالاکی مەدەنی. ڕاگوێزرانی حەو هاوڵاتی بۆ زیندانی ورمێ. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی تاران جنوب. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاگرۆس و ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئومیدیە. دەستپێکی هەواڵەکان. چالاکی بەرینی تەبلیغی لە مەحوەری سنە مەریوان بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان ژمارەیەک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە جادەی سنە مەریوان و ئاواییەکانی دەوروبەری بە بۆنەی هاتنی ڕۆژی کۆمەڵە دەستیاندایە بڵاوکردنەوەی تراکت و نووسراوە. لە جەریانی ئەم چالاکیە بەرینەدا تراکتەکانی ڕۆژی کۆمەڵە لە زۆربەی ئاواییەکانی مەسیری ئەم جادەیە لەوانە نەگەڵ، میانە، خانگاری جوجو، دانی کەش، دادانا، کەمانگەر، کەرگینە، شوێشە، کەڵاتێ، بزان، سپێران، ئەیساوە، تازاوە، تۆدار، سۆفیان و بەنیەر و زۆرێک لە شوێنە هەستیارەکاندا بڵاو کردوێتەوە. شانی باسە ئەم تراکتە تەبلیغیانە سەرنجی زۆرێک لە دانیشتوانی ئەم مەسیرەی بەرەولای خۆی ڕاکێشاوە. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە شاری بانە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی 24 مانگی ڕێبەندان ژمارەیەک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانە بە بۆنەی هاتنی ڕۆژی کۆمەڵە دەستیاندایە چالاکی بەرینی تەبلیغی. هەواڵی گەیشت و باس لەوە دەکات کە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە لە درێژەی چالاکیەکانی خۆیان بمبۆنەوە لە کێوی ئاربابای بانە و مەسیری هاتوچۆ و پشوەی شاخەوانان تراکتیان بڵاو کردوێتەوە و دروشمیان نووسیوە. کۆبوونەوەی دەستفرۆشانی شەقامی فێردەوسی لە شاری سنە. کۆمەڵک لە دەستفرۆشانی شەقامی فێردەوسی شاری سنە ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکرانی خواستەکانیان لە بەرامبەر بینای ئۆستانداری کوردستان دەستیاندایە مانگرتن. بەپێی راپۆرتەکان دەستفرۆشان خوازیاری ئەوەن کە کارەکان لە کاژمێر 4.5 ئێوارەوە دەست پێ بکات، بەڵام شارەداری کاژمێری دەستپێکی کارەکانی 6.5 ڕاگەیاندووە و ئەوەش بە وتەی ناڕازیان دەبێتە هۆی هاتنە خوارەوەی بەرچاوی داهاتەکانیان. پشڕاستبوونەوەی سەزای 5 ساڵ زیندان بۆ زارا محەممەدی چالاکی مەدەنی. بەپێی راپۆرتەکان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لەقی چوارەمی دادگای پێداچوونەوەی پارێزگای سنا سەزای 5 ساڵ زیندانی بۆ زارا محەممەدی پشڕاست کردەوە. بە پێم راپۆرتە دادگای پێداچوونەوەی سنا سەزای 10 ساڵ بەندکرانی زارا محەممەدی مامۆستای زمانی کوردی و بەرپرسی ئەنجومەنی کەلتوری و کۆمەڵایەتی نەوژین بۆ 5 ساڵ زیندانی کەم کردوێتەوە. باوتەی سەرچاوەیەکی ئاگادار دادگای پێداچوونەوە زارا محەممەدی لە مانگی ڕەزبەری ئەم ساڵ واتە ئۆکتۆبری 2020
لە لقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای سنە بەڕێوە چووە و لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بڕیاری دادگا بە شێوەی فەرمی پێی ڕاگەیەندراوە. ڕاگوێزرانی حەو هاوڵاتی بۆ زیندانی ورمێ. ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەردنان فەرهاد موساپور خەڵکی ڕەبەت، حوسێن گەردشی خەڵکی بۆکان، شەپۆل خزری خەڵکی مەهاباد، شوان پشتوار خەڵکی نەغەدا، سۆران حوسێنزادە و سیروان نووری و عەزیمە ناسری خەڵکی بۆکان بە دوای تەوابوونی لێپرسینەوە لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی سوپا ڕاگوێزی بەندیخانەی ناوەندی شاری ورمێکراون. بەپێی راپۆرتەکان فەرهاد، حوسێن و شەپۆل ڕۆژی شەممە 20 مانگی بەفرامبەر لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی سوپا بە تۆمەتی چالاکی مەزهەبی دەست بەسەر کرابوون. هەروەها سۆران حوسێنزادە و سیروان نووری و عەزیمە ناسری بە دوای 1 مانگ دەست بەسەری و لێپرسینەوە لە گرتوخانەی ئیتلاعاتی سوپا ڕاگوێزی زیندانی ورمێکرام. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی تاران جنوب. کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی تاران جنوب چالاک لە پرۆژەکانی بەندەری مەجیدیەی ماهشەر لە ناڕەزایەتی بە پێڕانەگەیشتن بە داخوازیەکانیان لە بەرامبەر ئەم شرکەتە دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی هۆکاری کۆبوونەوەکە بێکارکردنی 25 کەس لە هاوکارەکانیان ناو دەبن. دەرکردنی ئەم کرێکارانە لە حاڵێکدایە کە پتر لە 6 تا 8 ساڵ سابقەی کاریان هەیە. هەروەها کرێکاران دەڵێن بەڕێوبەرانی ئەم شرکەتە بەبێ هیچ بیانوویەک دەستیان کردووە بە بێکارکردنیان. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاگرۆس. ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاگرۆس لە ناڕەزایەتی بە پەرداخ نەکردنی متاڵباتی حقوقی و بیمەی دواخرا و لە شوێنی کارەکانیان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. کرێکارانی ناڕازی کۆی گشتی کێشەکانیان بەم شێوە ڕادەگەێنن، پەرداختی متاڵباتی حقوقی و بیمەی دواکەوتوو، هەروەها نەبوونی ئەمنیەتی پیشەیی بەهۆی قەراردادی کوردماوە و نادیاربوونی وەزعی مالکێتی شرکەتی تراوێرس کە ڕادستی بەشی خصوصی کراوە. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئومیدیە. کرێکارانی شارەداری ئومیدیە ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان لە ناڕەزایەتی بە نەدرانی حەقدەستە دواخراوەکانیان لە بەرامبەر بینای شارەداری ئەم شارە دەستیاندایە کۆبوونەوە. کرێکارانی شارەداری ئومیدیە لەم بارەوە ڕایانگەیاندووەکە لە ڕێکەوتی 1 مانگی ڕێبەندانی 96ەوە تا 31 گوڵانی 98 لە ژێر بەرپرسیارەتی یەکێک لە شرکەتە پەیمانکاریەکاندا وەک کرێکارانی فەزای سەوزی شارەداری ئومیدیە کاریان کردووە، بەڵام لە کاتی کۆتایی ئەم قەراردادەوە تا ئێستا نەیانتوانیوە حەقدەستەکانیان وەربگرت. بەوتەی کرێکاران کاتێک کە لە ژێر چاوەدێری ئەم پەیمانکارە کاریان کردووە هەندێک مەزایا لەوانە حەقی سەنەوات، مەرەخەسی، پاداش و ئیزافەکاریان بە بڕی 650 ملیۆن تمەن پێنەدراوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری ئەڵوەند. کرێکارانی شارەداری ئەڵوەند لە ئوستانی قەزوێن ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان لە ناڕەزایەتی بە کێشە و گرفتی بیمەکانیان لە بەرامبەر بینای سازمانی تەمینی ئیجتماعی لەم شارە دەستیاندایە کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی ئیدارەی تەمینی ئیجتماعی لەقی شارێکی سەنعەتی ئەلبورس بەهۆی قەرزداربوونی شارەداری ئەڵوەند بە تەمینی ئیجتماعی چەندین مانگە خۆی لە دووبارەکردنەوەی دەفتەرچەکانیان دەبوێرێ. شایانی باسە لەلایەن تەمینی ئیجتماعیەوە بە کرێکاران وتراوە کە تا کاتێک قەرزەکانی شارێکی سەنعەتی ئەلبورس پەرداخ نەکرێت دەفتەرچەکانیان بۆ تازە ناکرێتەوە. محکومکردنی دوو چالاکی مەدەنی و مافی ژنان بە 15 ساڵ زیندان. بەپێی راپۆرتەکان دادگای پێداچوونەوەی ڕژیم لە تاران محکومیەتی نەجمە واحیدی و هودا عەمید دوو چالاکی مافی ژنانی پەشڕاست کردەوە. هودا عەمید پارێزەری دادگستەری بە 8 ساڵ زیندان و 2 ساڵ بێبەشبوون لە حقوقی کۆمەڵایەتی و 2 ساڵ بێبەشبوون لە پیشەی پارێزەری و نەجمە واحیدی بە 7 ساڵ زیندان و 2 ساڵ بێبەشبوون لە مافە کۆمەڵایەتیەکان محکوم کراون. راپۆرتەکان باس لەوە دەکەن حکمی ئەم دوو چالاکە مەدەنیە ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان بە ناوبراوان ڕاگەیەندراوە. شایانی باسە دادگای ڕژیم ئەم دوو چالاکە مەدەنیەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتی ئامریکا دژی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەشی ژنان و بنەماڵە تاوانبار کردووە و سەرجەم بە 15 ساڵ زیندان و بێبەشبوون لە مافە کۆمەڵایەتیەکان محکومی کردوون. تەقینەوەی بەهێز لە سنووری نێوان ئەفغانستان و ئێران. ڕۆژی شەممە 25 مانگی ڕێبەندان لە جەریانی دوو تەقینەوەی بەهێز لە گومرکی ئیسلام قەلعەی ئەفغانستان لە سنووری ئێران لانیکەم 6 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ئەم دوو تەقینەوە بوونەتە هۆی ئاگرکەوتنەوەیەکی بەرین و تا ئێستاش 500 ئۆتۆمبیلی هەڵگری گازی سروشتی سوتاون و زەرەر و زیانێکی بەرینی لێکەوتوەتەوە. شایانی باسە هێشتا هۆکاری ئەم تەقیناوانە ئاشکران نەکراوە. پێش لە کۆتایی سەردێڕی چەند هەواڵتانەوە بیردێنینەوە. چالاکی بەرینی تەبلیغی لە مەحوەری سنە مەریوان بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە شاری بانا.
کۆبوونەوەی دەستفرۆشانی شەقامی فێردەوسی لە شاری سنە، پشڕاستبوونەوەی سەزای 5 ساڵ زیندان بۆ زارا محەممەدی چالاکی مەدەنی، ڕاگوێزرانی 7 هاوڵاتی بۆ زیندانی ورمێ، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی تاران جنوب، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاگرۆس و ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئومیدیە. بینەرانی خۆشەویست هەواڵەکان منم alay suri soresine da çakini suri soresine da çakini min bahçeke نجرا وعلى سورم سرودي عشنا بونا رباد من أخيري رباد من أخيري بجلوت يا مانجي خمو بيرو ما باستم لخفض وازنايم تانا بينم سرباستم تانا بينم سرباستم بجلوت يا مانجي خمو بيرو ما باستم لخفض وازنايم تانا بينم سرباستم تانا بينم سرباستم منم alay suri soresine da çakini suri soresine da çakini من bahçeke نجرا وعلى سورم سرودي عشنا بونا رباد من أخيري رباد من أخيري پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از بیری مشکم مجده دواروژی پیا مجده دواروژی پیا پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از بیری مشکم مجده دواروژی پیا مجده دواروژی پیا منم alay suri soresine da çakini suri soresine da çakini من bahçeke نجرا وعلى سورم سرودي عشنا بونا رباد من أخيري رباد من أخيري دساوتی نکانم ورن ببین با یاگلش بیگشینی نواجیان دوای بینی روزی را دوای بینی روزی را دساوتی نکانم ورن ببین با یاگلش بیگشینی نواجیان دوای بینی روزی را دوای بینی روزی را منم alay suri soresine da çakini suri soresine da çakini
من باتەکەم لە جیرەواڵە سوورەم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن ئەخوێنێ ڕووبا دوژمن ئەخوێنێ ڕووبا دوژمن ئەخوێنێ ئەگەر هاتنی بەفرامبار بۆ تەبیعەت و سرۆش هاتنی بەفر و سەما و بەستەڵەکە ئەگەر سرۆش بەرگی سپی لەبەر دەکات و دار و سەوزەڵانی و زەوی و کەژوکێ و جوانی دەشارنەوە ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کەس هەڵدەنیشن و لە جوانیەکانی دەتۆرن و ئاواز بۆ ژیان و خۆشەویستی ناخوێنن ئەگەر دەریا و چۆم و ڕووبار مات دەبن و سەرکێشی ناکەن بەڵام لە 26 ڕێبەندانی ساڵی 57دا چرای 9 ساڵەی تەمەنی ڕێکخراوێک داگیرسا کە ناوی کۆمەڵە بوو. لەو ڕۆژەدا بە بۆنەی گیانبەخکردنی یەکێک لە دامەزرێران و سەرکردەکانیەوە هاوڕێ حەمەحوسێنی کەریمی ئاشکرابوونی تێکۆشانی خۆی ڕاگەیاند. کۆمەڵە کە 9 ساڵ بوو لە ناو گەروی ئیژدەهای ساواکدا لە ناو زیندان و کارگا و مەزراکاندا شان بەشانی هەژاران و چەوساوەکان کار و خەباتی دەکرد لە 26 ڕێبەنداندا ئاشکرابوونی خۆی ڕاگەیاند. ئاشکرابوونی کۆمەڵە یانی ڕاگەیاندنی عەزم و ئیرادەی پتەوی کرێکاران و کۆمۆنیستەکانی کوردستان بۆ خەباتی شلگیر و ماندووی نەناسانە لە دژی نابەرابەری و چەوسانەوە و هەڵاواردنی ئینسانەکان لەسەر بنەمای نەتەوە و ئائین و ڕەگەز بۆ بەدیهێنانی دنیای ئینسانی ئازاد و بەرابەر و سۆسیالیزم. با لە دەستپێکی 52مین ساڵی تێکۆشانی ئاشکرا و نهێنی کۆمەڵە لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامی ڕێز لە ڕۆژی کۆمەڵە بگرین. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە هەر شەکاوە بێت ئاڵای سووری سۆسیالیزم. بینەرانی عەزیز سڵاوێکی گەرمتان پێشکەش. ئەمڕۆ یەکشەمە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. هەروەکو پێشتر ڕامانگەیاند بوو بە بۆنەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا مەراسمی ڕۆژی کۆمەڵی ئەمساڵ بە شێوەی زیندوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکات ئانلاین لە تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە میدیا نێتوێرک بڵاو دەبێتەوە. وێڕای سپاس بۆ بەشداریتان. ڕیزی بەرگە و بابەتەکانی بەرنامەکانی ڕۆژی کۆمەڵە بەم شێوەیە دەبێت. سەرەتا سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار بڵاو دەبێتەوە. دوجار دقیقەیەک بێدەنگی بۆ یادی گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم ڕادەگرین. بێدەنگەکە بە کۆپلە شارێک دەشکێنین. بە دوای ئەوەدا هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە وتارێکتان پێشکەش دەکات. بە دوای ئەوەدا سرودێک لە بەرهەمەکانی گروپی بانگەواز کە پێشتر زەبت کراوە بڵاو دەبێتەوە. بە دوای ئەو سرودا چەند کۆپلە شارێک لە بەرهەمەکانی شێرکۆ بێکەس کە بۆ کاک فواد وتراوە لەلایەن هاوڕێ ئەمیر ئیسماعیلپور پێشکەش دەکرێت. لە درێژەدا چەند بەرهەمی هونەری دەبێت کە پێشتر لە ڕێوڕسمەکانی ڕۆژی کۆمەڵەدا لە ساڵانی ڕابردوودا زەوت کراوە بڵاو دەبێتەوە. کۆتایی بەرنامەکەمان بڵاوکردەوەی ڕپۆرتاژێکە کە بەم بۆنەوەوە پێشکەشتانی دەکەین. ئێستاش سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار. Thank you.
دقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بۆ یادی گیانبەکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. پەلکداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. وتاری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە. هاوڕێ ئیبراهیم فەرموون. کۆمەڵانی خەڵکی کوردستان، بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئامادەوانی بەڕێزی تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە بۆنەی یادی 51 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و یادی 42 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونی پڕبەدڵ پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەم. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یا لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاکە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە ئەو ڕۆژە هاوکاتە دەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە ریزەکانی ئەو ڕێبازەدا بریندار و کەمەندان بوون و یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە بەختکردنی گیان و لە ماڵ درێغیان نەکرد. بەڕێزان، ساڵی ڕابردوو یەکێک لە ساڵەکانی سەخت و دژواری پڕلێش و ئازار لە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو ئێراندا بوو. ئەم ساڵە بە نەخۆشی کۆڕۆناوە دەستی پێ کرد، ئەو نەخۆشەی کە جیهان و مرۆڤایەتی تووشی وەها کارەساتێکی کۆمەڵایەتی کرد کە ئاسەواری بەسەر ژیانی بەشەر و ئەو قەیرانانەی کە بەدوایدا دێت بەو ئاسانیانە و بەم زوانە ناسرێتەوە. بەڵام لە ئێرانی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا سیاسەت و کردەوەی کۆماری ئیسلامی ئازارەکانی ئەم نەخۆشیەی بۆ جەماوەری خەڵکی ئێران بە چەند قات زیاد کرد. لە سەرەتاوە کاریان بۆ گواستنەوەی کۆڕۆنا لە چینەوە بۆ ئێران لە ڕێی گەشتەکانی ماهان ئێرەوە ئاسانتر کرد کە ماجراکانی هەموو دەزانین. ئەو جار ڕاستیەکانیان لە خەڵک شاردەوە و کۆسپیان خستە سەر ڕێگای بڵاوبوونەوەی زانیاری پێویست. ئەو زانیاریانەی کە دەیانتوانی کاریگەر بن لە کەمتر بڵاوبوونەوەی ئەو پەتایە. بەم جۆرە ئێرانیان کرد بە یەکێک لە ناوەندە پڕمەترسیەکانی ئەو پەتایە. لە سەرتاوە قەرەنتینەیەکی بەرنامەوەدا ڕێژاویان بۆ دانەنا و لێی گەڕان پەتاکە لە شاری قومەوە بۆ هەموو شارەکانی ئێران بڵاو بێتەوە و خەڵک پێوەی سەرقاڵ بن. کاتێکیش کە باسییان لە قەرەنتینە کرد ئامادە نەبوون بازیەکی بۆ بدەن. کرێکاران و خەڵکی فەقیر و هەژاریان سەرپشک کرد لە مابەینی لە قەرەنتینە دامانەوە و لە برسان مردن و یا توش بوون بە کۆڕۆنا. بە پەرەپێدانی سیاسەتی ئەتۆمی و موشکی لەسەر حسابی ژیان و بەڕێچوونی خەڵک بارودۆخێکیان خۆڵقان کە تونترین سزای ئابووریان لەلایەن ئەمریکاوە بەسەر ئێراندا سەپاند و بەم جۆرە جەماوەری خەڵک برسیتر و بێئەنواتر بوون. پارەکەیان بایەخی نەما و هەژاری و بێکاری پەرەیسەند. گەندەڵی و فەساد بە خێراییەکی سەرسوورهێنەر هەموو دەستگاکانی دەوڵەتیان داگرت. دەستگای قەزایی ڕژیم قەرار بوو بەگشت گەندەڵی دابچێتەوە دەرکەوت کە خۆی لە گەندەڵترین بەشەکانی دەسەڵاتە. نان و مەعیشەتی خەڵکیان بەبارمتە گرت بۆ ئەوەی خەڵک بۆ دابینکردنی ژیانێکی مەورۆمەژی بەردەوام محتاجی دەستی دەسەڵات بن. بەم جۆرە بوو کە ساڵێکی سەخت و دژوارمان تێپەڕ کرد. بە هەموو ئەوانەوە جەماوەری خەڵک لە ئێران و لە کوردستان بەرامبەر بەم بارودۆخە وەرەیان بەر نەدا.
ئاعتراز و ناڕەزایەتی دەربڕینیان نەوەستاند. بەتایبەت لە کوردستان شاهدی دیاردەیەک بووین کە ڕیشەی لە مێژووی کوردستاندا هەیە. لە کاتی پەرەسەندنی نەخۆشی کۆڕۆنادا خەڵک بە خەمی یەکترەوە بوون. پێکهێنانی کۆمیتەهایەک لە ئاستی گەڕەک و شار هەروەکو چۆن لە کاتی سێڵاو و بوومە لەرزە تەجربەیان کردبوو. ئەو دیاردە ڕیشەی لە ئەزمموی مێژووی بنکەکانی شاری سنە و جەمیەتەکان و یەکێتی دووتیاران و هەموو چالاکیە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی شۆڕژانای کوردستاندا بوو. بەڕێزان، ئەوە ڕاستە کە ڕژیمی ئێران لەژێر زەختی ئابووری و سیاسی دەوڵەتی ئەمریکا و هاوپەیمانانیدایە. بەڵام ئەوەی کە بە توندی لێی نیگەرانە و کابوسی پێوە دەبینێ سەرهەڵدان و ڕاپەڕینی جەماوەریە. لەوانەیە بتوانێت ڕێگەیەک بۆ هێورکردنەوەی زەختی دەرەکی ببینێتەوە، سازانێک بکات و کێشەکە بۆ ماوەیەکیش بۆ لە خۆی دوور بخاتەوە. بەڵام ناتوانێت وەڵامی ئەو هەموو نەفرەت و بێزاریە بداتەوە کە لە دەرونی کۆمەلگای ئێراندا پنجی خواردوێتەوە. ڕژیم خەریکی ئامادەکاریە بۆ ڕووبوونەوە لەگەڵ سەرهەڵدانی جەماوەری. بەڵام چونکە بۆ ئەو مەبەستە ئامرازێکی نییە جگەر لە تونند و تیژی نواندن و سەرکوتکردن، هەر لەو جێهەتەدا خەریکی خۆسازکردنە. لەلایەکەوە هەوڵ دەدا وردە کێشەکانی ناوخۆی دەسەڵات یەکلایی بکاتەوە و بەرەو ئەوە دەچێ میانەڕەوەکان کە ئیتر ناتوانن چیتر خەڵک بێننە بەردەم سندوقی دەنگدان لە دەسەڵات بە تەواوی دوور خاتەوە و لاشی دیکەوە هەوڵ دەدات بۆ چاوترسێنکردنی خەڵک سیاسەتی سەرکوتگەرانەی خۆی ڕۆژ لەگەڵ ڕۆژ تونتر کاتەوە. ئەوە لە ڕاستیدا حرەکەتی بە شوێنەی سپای پاسدارانە بۆ ئەوەی هەموو دەسەڵات بێنێتە ژێر چەنگی خۆی. ئەوە تا لە ماوەی چەند حوتی ڕابردوودا لە کوردستان نزیکەی 150 تێکۆشەری مەدەنی دەست بەسەر کراون و زیندانەکانی شارەکانی ورمێ و سنە یەخسیر کراون. لە بەلوچستان شەپۆلێک لە ئەعدام بەڕێوە دەچێت. لە تاران زەختیان هێناوە بۆ سەر زیندانیانی سیاسی و فعالینی مەدەنی. بگیر و ببەندەکان لە ئاستی هەموو ئێراندا ئیدامەی هەیە. سەرڕای هەمووی ئەوانە لە کوردستان هەڵاواردن و ستەمی نەتەوایەتی زیاتر لە هەمیشە لە ژیانی ئابووری و نان و مەعیشەتی ڕۆژانەی خەڵکدا ڕەنگی داوەتەوە. کۆماری ئیسلامی تەنانەت لەژێر بەرقی سەرنێزەی هێزە چەکدارەکان و سوپای پاسدارانیشدا ئامادە نییە لەم ناوچەیەدا سەرمایە گوزاری درێژماوە بکات. خزمەت گوزاری گشتی لە نزمترین ئاستی خۆیدایە و کەمترین ڕێژەی بودجەی گشتی بۆ بێهداشت و بیمە کۆمەڵایەتیەکان لە وەستانەکانی کوردنشینی ڕۆژاوای ئێران تەرخان دەکرێت. ڕێژەی نەخوێندەواری لە کوردستان هەروە لە چاو شوێنەکانی دیکەی ئێران لە بانترین ئاستی خۆیدایە. جەنگەڵەکانی زنجیرەکێوی زاگرۆس لە ڕۆژاوای ئێران بەردەوام لە ئاوردا دەسووتێن و یان بەهۆی سیاسەتی نامەسئولانە لە بەردەم تێداچووندان و هیچ کاردانەوەیەک لەلایەن ڕژیمەوە بۆ ئەو مەبەستە نابینرێت. دەیان هەزار لە لاوانی بێکار لە کوردستان ڕوویان کردوتە کاری کۆڵبەری لەسەر سنوورەکان. ڕێگای هاتوچۆی کۆڵبەرانی زەحمەکێش کە تەنیا سەرچاوی بەڕێچوونیان هەڵگرتنی کۆڵێکە کە لەم دیوی مەرزەوە بۆ ئەو دیوی مەرز دەیگوازنەوە دەدرێتە بەر مینگوزاری کراوە و دەدرێتە بەس ڕێژنەی گولە و ساڵانە بە دەیان کەسیان گیان لە دەست دەدەن و سەدان کەسیان کەمەندام دەبن. لە بەردەستبوونی بە ئاسانی مەوادی مخەدر بەهۆی بەشداری سوپای پاسداران لەم بازرگانیە جینایەتکارانەدا ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لاوانی بێکار و بێبەش و بێ ئاسۆ بەرەو معتادبوون پاڵپێوە دەنێت کە چەندین ئازاری کۆمەڵایەتیشی بە شوێنەوەیە. حاشیێنشینی لە شارەکانی کوردستان زۆر پەرەیسەندووە. حاشیێنشینان بنەماڵە گەلێکی دەستکورتن کە لە سەرەتاییترین خزمەت گوزاری شاری بێبەشن و گەلێک جاریش دەکەونە بەر هێرشی مامورانی شارەداری و سەرپەنای هەژارانەیان بەسەریاندا دەڕوخێنن. وەڵامی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەم بارودۆخە دوژوارە کە بەسەریاندا سەپاوە دەتوانێت چی بێت؟ غەیری خەبات و خۆراگری. ئێمە لەو پێناوەدا ئەرکەکانی خۆمان دەناسین و بە هەموو تواناوە کاری بەڕێوەبردنیان جێبەجێ دەکەین. بەڵام بەڕێزان، بۆ بەڕێوەبردننی هەر ئەرچێک هێز پێویستە و سەرچاوەی هێزیش لە ڕێخستندایە. بەڵام ڕێخستن لە بۆشاییدا دروست نابێت.
ئەگەر قسە لە پێکهێنانی ڕێکخراوی جەماوەریە ئەوە لە ڕێگەی خەباتی بەردەوامی جەماوەردا ڕێخستنیش مەیسەر دەبێت. ئەگەر قسە لە ڕێکخراوی حیزبیە لە هەر بارودۆخێکدا پێکات بێ نەک بە ئیرادەی ئێمە بەڵکو لە خاڵە حساس و وەرچەرخانە مێژوویەکاندا دەتوانێت جەماوەری بێتەوە. لەبەر تیشکی وەهابوچوونێکدا چەند ئەولەویەتێکی سەرەکیمان لەبەردەستدایە کە باس لە پێویستی ڕێخستن بۆ بەهێزترکردن دەکەین بۆ بەهێزتربوون دەکەین دیارە لە سەروی هەمووانەوە پتەوکردنی یەکگرتووی ناوخۆی ڕیزەکانی کۆمەڵەیە پەرەپێدانی تەشکیلات لە ناوەوەی وڵات و هەروەها لە دەرەوەی وڵاتیشە لە نێو ڕیزەکانی هێزی پێشمەرگەدا و لە ناو ڕێکخراوی عەلەنیمان لە هەرێمی کوردستان هەروە دەبێ ئەو پتەوی و ئەو ڕێخستنی بەردەوامە بەڕێوە بچێت. لە پاڵەوەدا پێویستە کۆمەڵە دەوری خۆی ببینێ لە بوون بە هەوێنێک بۆ لێک نزیکبوونەوەی هەموو زەرفیەتەکانی سۆسیالیستی و کۆمۆنیستی لە کوردستان ئەوانەی کە پەرەوازە بوون و پژۆبڵاون و یان ئەوانەی کە هێشتا نەهاتوونە ناو بازنەی خەباتی سیاسی ڕێکخراوەیەوە. دیارە ساڵێک لەوە پێشیش هەر لەم ڕۆژەدا لەو بارەوە بانگەوازێک درا لە ماوەی ئەو یەک ساڵەدا هەرچەند بەهۆی هێندێک گیر و گرفتی ناوخۆیی ئەو بانگەوازە هێشتا بە ئاکامی چاوەڕوانکراوی خۆی نەگەیشتووە بەڵام ئێمە دڵنیاین وەڵامی پێویست وەردەگرێتەوە. ئێمە لەسەر ئەو جەهەتگیریە سوورین و تا بە ئاکامی دڵخوازی گەیشتن لەسەری بەردەوام دەبین. کوردستان خاوەنی هێزێکی بەرین لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنیە کە خۆیان لە بەرەی چەپ و سۆسیالیستدا دەبینەوە. لەم ساڵانەی دواییدا دەور و نەخشی ئەوانمان بە تایبەت لە بوارەکانی چالاکی مەدەنی و فەرهەنگیدا و لە هونەر و ئەدەبیاتی پێشڕەودا و لە بەهاناوەچوونی خەڵک لە کاتی کارەساتە سروشتەکاندا و تەنانەت لە چەندین خۆپیشاندانی جەماوەریدا دیتووە. کۆمەڵە لە کوردستان لەو زەرفیەتە بەهرەمەندە کە هەموو ئەوانە لە دەوروبەری خۆی و یان تەنانەت لەناو خۆیدا کۆبکاتەوە. دیارە ئەمە پرۆژەیەک نییە بۆ یەکگرتنەوەی ئەم حیزب و ئەو حیزب. حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ناسراو لە کوردستان هەر کامەیان بەرنامە و ڕێوازی سیاسی خۆیان هەیە و زۆر ئاساییە کە کوردستانی ئێران کە کۆمەلگایەکی وشیار و لە ڕووی سیاسی و پێشکەوتووە هەموو ئەو حیزبانەی تێدا ببن و پێویستی و زەرورەتی هاوکاریکردنیان ئەویش لە جگای خۆیەتی و بابەتێکی دیکەیە. لە پاڵەوەدا ئەولەوێتێکی دیکەمان بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕەجێرانی خەڵکی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە. لە ناو ئەو ڕیزە ئەرکەوە کە لەم بابەتەوە دەکەوێت سەشانمان محکەمکردنی پێگەی کۆمەڵە لە خەبات بۆ سڕینەوەی ستەمی نەتەوایەتی گرنگێکی تایبەتی هەیە. کۆمەڵە نابێ هیچ بۆشاییەک لەم بابەتەوە بەجێبهێڵێ. بەرنامە و استراتێژی کۆمەڵە و پەسەندکراوەکانی کۆنگرە و پلەنۆمەکانی بۆ ئەو مەبەستە ڕێنیشاندەرن. لەو چوارچێوەدا بۆ ئەوەی هەموو هێز و توانای خەباتکارانی خەڵکی کوردستان یەکگرتوانە بە گشت ڕژیمی ئێراندا بچێتەوە بۆ ئەوەی ڕێگە نەدرێ ئەو ڕژیمە لە ناکۆچەکان و لە کەلێن و کەلەبەرەکانی ناو کۆمەلگای کوردستان بە ئامانجی زەربەلێدان لە خەباتی خەڵکی کوردستان کەڵوەربگرێ هەوڵ دەدەین کە هیچ دەرفەتێک بۆ کاری هاوبەش و یەکێتی کردەوە لەگەڵ حیزبە سیاسیەکانی چالای لە کوردستان کە مەجال و ئیمکانی هەبێ لەدەست نەدەین. بەڕێزان، مەسەلەی کورد وەکو یەکێک لە کێشە چارەسەر نەکراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەتەوە. پێویستە ئەو ڕاستیە بزانین کە بزوتنەوەی خەڵکی کورد بۆ ڕزگاری لە ستەمینەتەوایەتی ئەمڕۆ لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت پڕمەترسیدایە. ڕەواندنەوەی مەترسیەکان پرۆژەی جددی و کاری هاوبەش و بەرچاوڕوونی لە ئاستێکی جەماوەریدا دەوێت. لە هەرێمی کوردستان شۆڤێنیەکانی دەسەڵاتدار لە بەغدا سەرڕای کۆڵێک ناکۆچی و تەفرەقەی نێوانی خۆیان لەسەر زەختخستنە سەر هەرێمی کوردستان سوورن و بەردەوام هەوڵ دەدەن بازنەی دەسەڵاتی حکوومەت هەرێم بەرتەسکترکەنەوە. خوتی ڕۆژانەی خەڵک بکەنە ئامرازی زەخت بۆ ئیمتیاز وەرگرتن. دەوڵەتی تورکیا بەشێک لە خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە و خۆی بۆ داگیرکردنی شنگال و چەند شوێنێکی دیکەش ئامادە دەکات. لە ناو خۆی هەرێمی کوردستانیشدا
کلێنی نێوان جەماوەر و دەسەڵات بەردەوام قوڵتر دەبێتەوە و خەڵک و دەسەڵات لە یەکتر نامۆتر دەبن. ئەو هێزە جەماوەریەی کە دەیتوانی ئەو فشارانە پوچەڵ بکاتەوە بۆ ئەو مەبەستە لە مەیداندا نییە. لە ڕۆژاوای کوردستان سەرنجی زلهێزەکان و هێزە هەرێمیەکان چۆتە سەر سەقامگیرکردنی دەوڵەتی سووریە. هێزەکانی ڕۆژاوایان خستۆتە ناو بەرداشی دوو دەوڵەتی تورکیە و سووریە. دەوڵەتی تورکیە خەریکی سەقامگیرکردنی دەسەڵاتی خۆی بۆ درێژماوە لە ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستانە. بیمارستان و مەدرسە و زانکۆ و خوێندن بە زمانی تورکی دادەمەزرێنێ. تورک زمانەکان لە شوێنەکانی دیکەوە دێنێ و لەو ناوچانە نیشتەجێیان دەکات و تۆوی تەفرەقەیەکی درێژماوە لە ناویاندا دەسێنێ. هەموو نیشانەکان ئەوە دەگەێنن کە دەوڵەتی تورکیە خەیاڵی چۆڵکردنی ئەو ناوچانەی نییە. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەم پرۆژەیە بەبەر چاوی زلهێزەکانەوە بڕێوە دەچێت. و هەر هیوایەک بەوەی کە ئەوان فەریادڕسی خەڵکی کورد بن بێبنەمایە. ئومێد ئەوەیە کە بزوتنەوەی ڕۆژاوا دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی تا ئێستای بپارێزێ و پەریان پێ بدە بۆ ئەوەی ئەو دەستکەوتانە ببن بە دەزمایە بۆ قۆناغەکانی دیکەی خەباتیان ئەو خەباتەی کە بێگومان لە ڕێدا دەبێت. لە تورکیە پارلەمانتارەکان شارەداری شارە کوردنشینەکان دەخەنە زیندانەوە. کوردستانیان بە تەواوی میلیتاریزە کردووە. چالاکانی مەدەنی تێرۆر دەکەن. تەواوی زەختی یەکێتی ئوروپا نەیتوانیوە تەنانەت سەلاحەدین دمیرتاش ڕێبەری حیزبی عەلەنی و قانونی هادێب کە بە ناڕەوا کەوتۆتە زیندانەوە ڕزگار بکات. لە ئێران بە کورتی باسمان کرد. بزوتنەوەی شۆڕەجانەی خەڵکی کوردستان ئەگەر لە بزوتنەوەی پێشکەوتنخواز و پێشڕە و لە ئاستی ئێراندا داببڕێ هەر دەستکەوتێکیش کە بە دەستی بێنێ کاتی و ناسەخامگیر دەبێت. ئەو بارودۆخە کاتێک مەترسیدارتر دەبێت کە شاهدی جۆرێک لە هاواهەنگی بکردەوە و تەنانەت بە ڕسمیش لە نێوان چوار دەوڵەتی داگیرکەری کوردستانی. ئەوان سەر ڕای هەر ناکۆکێکیش کە هەیانە کاتێک دەگەنە مەسلەی کورد ناکۆچەکانیان وەلا دەنێن و هاو ئاهەنگ عمل دەکەن. بۆ ئەمریکا و هاوپەیمانانیش ئەولەویەت گرێدانی بەرژەوەندی خۆیانە بە بەرژەوەندی دەوڵەتەکانەوە و هەر چەشنە هیوابەستنێک بە دەستێوەردانی ئەوان بە خازانجی مەسەلەی کورد بێبنەمایە. ئەو بارودۆخە پێویستە بە وردی لە بەرچاو بگیرێ سیمینار و کۆڕ و کۆبوونەوەی زانستیانەی بۆ بەڕێوە بچێ و ئاگاهی و شیاری جەماوەری بۆ پێک بێت و سەرنجام هاو ئاهەنگێکی پێویست لە پێناوی ڕەواندنەوەی مەترسیەکان شکل بگرێ. بەڕێزان، کۆمەڵانی خەڵکی ئێران لە ڕژیمی کۆماری ئیسلامی بێزارن و ڕوخانی ئەو ڕژیمە بە ئاوات دەخوازن و دیارە ئەوە ئامانجی ئێمەشە. بەڵام نابێت چاوەڕوان بین کە هێزێکی بەدەر لە ئیرادە و توانای جەماوەر خەڵکی ئەم وڵات بەهانای خەڵکی وڵاتەوە بێت و ئەو ڕژیمەمان بۆ بڕوخێنێ. وها ڕووداوێک ئەگەریش ڕوو بدات دووپاتبوونەوەی سناریۆی عێراقە کە کەس ئاواتە خوازی نییە. ڕوخانی ئەو ڕژیمە ئەگەر قەرار بێ نان و ئازادی و ژیانی باشتر بۆ خەڵکی ئەو وڵاتە دابین بکات لە جەرگەی بارودۆخێکی شۆڕژجارانەدا ڕوودەدات. کۆمەڵە پێویستە ئەو وشیاریەوە و ئامادەیە لە خۆیدا پێک بێنێ کە لە کاتی خوڵقانی ئەم بارودۆخە نەک هەر لە ڕووداوەکان دوانەکەوێ بەڵکوتیاندا دەوری پێشرە و ڕێنیشاندەر ببینێ. ئەو بارودۆخە کەی بوارە بابەتی و عینیەکانی دەرەخسێن لە ئێستاوە بە وردی قابلی پێشبینی نییە. بەڵام تا ئەو کاتە خۆژیان و خەبات ناوەستێ. خەباتی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵک بۆ نان، بۆ کار، بۆ مەسکەن، بۆ گەلێک داخوازی حیاتی دیکە بەردەوامە. هاوڕێیانی ئێمە لە ناوەوەی وڵات هەروەها هاوڕێیانمان لە ناوەندەکانی تەبلیغاتی مەرکەزیمان لە دەرەوەی وڵات لەسەر تۆڵە کۆمەڵایەتەکان و لە هەر مەجالێکە هەیە پێویستە دەوری چالاکانەی خۆیان لە خستنڕێی ئەو جۆرە حرەکەتانە و لە بەسەرکەوتن گەیاندنیاندا ببینن و ئەم بوارە لە خەبات و تێکۆشانیان نابێ بەکەم بگرن. سەرکەوتنی چکۆڵە دەبێتە پێگە بۆ سەرکەوتنی گەورە. بۆ مانایە دەبێ ئێمە پاڵپشتی بزوتنەوەیکی متالەباتی بەردەوام بین. لە جەرگەی بزوتنەوەیکی متالەباتیدایە کە پێشڕەوان دێنە ڕوو
زەرفەتەکانی خۆیان دەناسێنن، مەتمانەی جەماوەر بەدەست دێنن و دەرفەتەکانیش بۆ ڕێکخراوبوون دەرەخسێنن لە هەمان کاتدا کەنانێک و ئاسوودەیەکیش وەلەو کەمیش بێ دێنە ژیانی خەڵکی هەژارەوە. بەڕێزان، کۆمەڵە وەک هێزێکی کۆمۆنیست ئەو بنەمایانەی لە داڕشتنی استراتێژی سیاسی خۆی دەڕەچاو کردووە و لێبراوانە لە پێناویدا تێکۆشاوە و تێدەکۆشێ. تایبەتمەندیەکانی کۆمەڵە کە لە جەرگەی زیاتر لە نیو سەدا خەباتدا شقلیان گرتووە دڵنیامان دەکەن لەبەر لەوەی کە ئەم استراتێژە دەتوانین سەرکەوتوانە بەرەو پێش بەرین. نابێ ڕێگا بدەین ئەو تایبەتمەندیانە کە ئێمەی تا ئێرە هێناوە کاڵ ببنەوە. کامانن ئەو تایبەتمەندیانەی کە ئەو تواناییە بە کۆمەڵە دەبەخشن تا لە جەرگەی بارودۆخێکی ئاڵۆسکاودا هەنگاو بە هەنگاو مەسیری خۆی بەرەو سەرکەوتن ببڕێ. با لەو مەجالەدا چەندانەیەکیان بیر بخەینەوە. کۆمەڵە هێزێکی ڕادیکاڵە بە واتای ئەوەی دەست بۆ ڕیشەی کێشە کۆمەڵایەتیەکان دەبات. چارەسەری ڕیشەیان بۆ دەبینێتەوە. ڕادیکاڵە چونکە خەبات دەکات بۆ کۆتاییهێنان بە چەوسانەوەی ئینسان بە دەستی ئینسان، هەوڵ دەدات بۆ ئازادی و بۆ خوشبەختی هەموو کۆمەلگا. بەڵام کۆمەڵە ئەگەر ڕادیکاڵە ئفراتی نییە، یان بە واتایەکی دیکە توندڕە و ماجراجوو نییە. ڕادیکال ئەو هێزە نییە کە دروشمەکانی بەریقەدارترن و یان خەون و ئاواتەکانی شیرنترن، بەڵکو ئەو هێزەیە کە ڕێگەی سەرکەوتن بە کەمترین ئازار و بە کەمترین تەلەفات نیشان دەدا. ڕادیکال بوون بە مانای لە پێڕاوێزدا ژیان نییە، بەڵکو هەر چەندی ڕادیکالتربی قاعیدەتەن دەبێ پێگەی کۆمەڵایەتیت بەرینتر و بەهێزتر بێ، نەک تەریک کەوتوتر و دابراوتربی. ئەگەر پەیوەندی ئینسانەکان لەگەڵ یەکتر تەنیا لە ڕووی نەزەرات و بۆچوونەکانیانەوە بێ، خۆ ئینسان ناتوانێت پەیوەندی خۆی تەنانەت لەگەڵ دایک و باوکیشی ئەگەر ئیماندار بن تەنزیم کات. کۆمۆنیزم ئفراتی گەری نییە، کۆمۆنیزم ڕێگایەکە بۆ ژیان. پێوانەی هەڵسەنگاندنی پێشڕەوی کۆمەڵە ئەوەیە کە ئەو ڕێکخراوەیە لە کۆمەلگای کوردستان ئێعتیبارێکی کۆمەڵایەتی بە سۆسیالیزم بەخشیوە و ئەوە تایبەتمەندێکی گرنگی کۆمەڵەی بوونە. کۆمەڵە لە خاڵەوەرچەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە، هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستێناوە، نمونونەکانی کەمنین و لە بیرمان نەچوونەتەوە. لە داهاتوشدا دیسانیش دەکەوێتەوە ها خۆناغگەلێکەوە و بەو پێشینە و عەقڵ و تەجروبە و زانستەش کە بەدەستی هێناوە من دڵنیام کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. کۆمەڵە هێزێکی مەسئول و بەرپرسە بەرامبەر بە هەر دروشم و تاکتیکێک کە دەیخاتە دەستوری کارەوە، هەروەکو چۆن شانازی بە سەرکەوتنەکانی دەکات بەرامبەر بە هەڵە و لادانەکانیشی خۆی بە وەڵام دەرەوە دەزانێت. کۆمەڵە و جەریانە نییە کە بە حەق و ناحەق فەرمان و ڕێنووی دەربکات و بەرامبەر بەڕێوە نەچوونیان وەڵام دەرەوە نەبێت. هەڵەیەک لەبیر بێتەوە تا خۆڕانانێکی تر و هەڵەیەکی تر. بۆ کادری کۆمەڵە هەدەف وەسیلە پاساو ناکات. ئەگەر هەدەف و ئامانجەکەی ئینسانیە، وەسیلەکەشی کە بۆ گەیشتن بەو ئامانجانە بەکاری دێنێ دەبێ ئینسانی بێت، واتە ئامراز و وەسیلە ڕەفتار و هەڵسوکەوتمان هەمووی دەبێ لەگەڵ ئامانجەکەمان لە یەک جنس و لە یەک ڕنگ بن. کادری کۆمەڵە ئۆلگوو نمونەیە، قسە و کردەوەی یەکە، لە هەڵاواردن و تەبعیز بێزارە، ڕاستگۆیە، ئینسان دۆستە، ئاشقی ژینگە و سروشتە، نەجیب و مؤەدەبە، دەزانێت لەگەڵ ڕەفیقە پاڵدەستێکەی کاتێک مخالیفیشی بێ جۆرێک بدوێ کە نەیڕەنجێنێ. کادری کۆمەڵە ئینسانیش دەمارگژ و متعەسب نییە، دەروونێکی کراوەی هەیە. سۆسیالیزم وەکو زانستی ڕزگارکردنی چینی کرێکار و هەموو کۆمەلگا فێر دەبێ، نەک وەکو کۆمەڵێک فۆرمۆل کە ڕۆژێک لە ڕۆژان بیستویەتی یان خوێندویەتیەوە. سۆسیالیزم وەکو زانستی زەمانە فێر دەبێ، بەردەوام لە حاڵی فێربووندایە و خۆی نوێ دەکاتەوە، نەک ئەوەی جێگەی ئاینی بابردووی ڕابردووی بۆ پڕ بکاتەوە. کادری کۆمەڵە تەفرەقانداز نییە، وەحدەت بەخشە، لە هەر شوێنێک بێت گیانی یەکگرتووی ئوسولی و کارساز پەرە پێدەدات. کادری کۆمەڵە خۆنەویست و فیداکارە.
ئەو تایبەتمەندیانە پێناسەی مەکتەبی کۆمەڵن و ڕەمزی خۆشەویستی ناو جەماوەر و توانایی بەسیجی جەماوەری پێبەخشیوە. کۆمەڵە بە پەشبەستن بەوەها کادرهایەکە کە سەرکەوتنی خەباتی خەڵکی کورد بۆ ڕزگاری لە ستەمی نەتەوایەتی و بۆ گەیشتن بە ژیانێکی ئازاد و یەکسان و مرەفە زەمانەت دەکات. ئێمە سەرڕای هەر گرفت و دژواریەک کە لە ڕێدایە بە داهاتووی ئەو خەباتە گەشتبینی. سەرچاوی ئەو گەشتبینەی ئێمەش لە باوەڕی قوڵمانە بەهێزی لە بنەهاتوو بەربەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و تینووی ئازادی. لە ڕۆژی کۆمەڵەدا پەیمانی خۆمان لەگەڵ گیانبەختکردوانی ئەو ڕێبازە و هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان جارێکی دیکە نوێ دەکەینەوە. هەر شاد و سەرفەراز بن. ئێستاش سرودی سوورەسوار بڵاو دەکەینەوە کە شارەکەی هی هونەرمەندی هەسک ناسک حەمەعەزیزە و کۆڕی سرودی بانگەواز بە هاوکاری مامۆستا هێرش تیپی موسیقای هاوکاری بڵاو بووتەوە.
داوا دەکەین لە هاوڕێ ئەمیر ئیسماعیل پور بێت بۆ خوێندنەوەی شعرەکەی. ئێستا فواد سوڵتانی بووە بە نان چۆتە هەموو ماڵێکەوە، بووە بە ئاو ئەخورێتەوە، بووە بە درەخت لە هەموو حەوشەیەکدا و بووە بە پەنجەرەی هەموو ژوورێک و بووە بە ئاوێنەی بەردەمی ژنان و بووە بە مەمکەمژەی ساوایان و بووە بە حکایەت و دەما و دەم ئەگێردرێتەوە. قەڵەم هەموو وشە جوانەکانی خۆی خۆشەوێ، قەڵەم هەموو وشە جوانەکانی خۆی خۆشەوێ، بەڵام وشەی ئازا لە پێش هەمویانەوە. ئێستا لەوێ لە ئاڵمانە هەر لە نێوان دوو ئاوایی بەسام و کانعمەتدا بە شەو و ڕۆژ تەیرێکی سەر و گەردەن سووری پەڕ و باڵسپی دێت و ئەچێ و لەو بینەدا بەدەم فڕینی نەزمەوە گۆرانیەک بۆ منداڵانی هەژار و خونچەی ساوا و ئاوی جۆگەلەی غەمگین و قوڵینەی بەتاڵی نان و گۆرانیەک بۆ هەتاوی لەش ڕێڕێبووی ناو زیندان و گۆرانیەک بۆ نەمەنەمەی خەمانی ژنان دەڵێ. ئەو بەردەوام لەگەڵمانە دەمێ نووکی قەڵەممانە و دەمێکی تر وا لە تابلۆی بەردەمماندا و ڕۆژێکی تر ئەچێتە ناو گوڵدانەوە و جارێکی تر لەبەر پەنجەرەی ژوورەوە لە تەکماندا ڕائەوەستێ و لە نێوانی ڕێزەڕێزەی بارانەوە خەیاڵێکە و دوور ئەڕوانێ. لەگەڵمانە وەکو هەوا لەگەڵمانە. ئەم ڕۆژانەش من ئەیبینم زۆر ئەیبینم لە جادەکانی تاراندا، لە ناو ئاپوڕەی زاماندا خۆی کردووە بە تیلماسکێ لە قوماشی ناو چاوانی شۆڕەژنێ و یاخۆت لە گەرووی شەقامدا بووە بە باڵێ هاوارێ. من ئەیبینم هەموو ڕۆژێ من ئەیبینم لێرە بێ یان لە هەر شوێنێ. بە بەیانیان دەستی چەپی ڕۆژنامەیە و بە نیوەڕوان زەنگوڵ ئارەقەی ناوچاوانی کرێکارە و بە ئێواران زەردەی زەردەخەنەی ماڵە و لە شەویشدا من ئەیبینم لەسەر تروپکی ئاویەر مانگە شەوی خۆشەویستی و داڕژانی تریفەیە. ئێستاش بەرهەمێک لە هونەرمەندی ناودار حەمەجەزا و هەروەها بەرهەمێک لە هونەرمەندی خۆشەویستی شاری کەرکووک و هەموو کوردستان سەلاح داود دەبێت کە بەداخەوە هەردووی ئەم دوو هونەرمەندە بەتوانە و خۆشەویستە لە ژیاندا نەماون. ئەم بەرهەمانە لە ڕابردوودا لە ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵەدا پێشکەشکراون.
سەر کۆی لەیلاق منیش بەو بایاوار ئەوم خۆش دەما منیش بەو بایاوار ئەوم خۆش دەما بەڕێزان دوایین بەشی بەرنامەکەمان ڕپۆرتاژێکە کە بەم بۆنەوە تەهیە کراوە و سەرنجدانی بۆ ڕادەکێشم. لە 26 ڕێبەنداندا دەنگێک لە گەروی خەڵکی ڕاپەڕی و دڵپڕ لە خینە بەرز بەوە پڕ بە هەموو شەقام و کۆڵانەکان سرودی ئازادی خوێند. ئەو دەنگە کۆمەڵە بوو، چرایەک لەسەر شاهۆ، ئارێز،
ئاڤیەر نەکەڕۆز ناڵشکێنا ئاربەبا و وەنەوشە هەڵگیرسا ئەو چرایە چرای ڕووناکی بەخشی کۆمەڵە بوو. بینەرانی عەزیز سڵاوتان لەبێت. ئەمڕۆ 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵەیە. ئەمڕۆ ڕۆژی ڕێزگرتن لە هەڵسوڕانی سربەرزانەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و شۆڕژگێڕی کوردستانە بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و دنیایەکی ژیانێکی ئینسانی و ئاسوودە بۆ هەمووان. لەم ڕۆژەدا و بەم بۆنەوە سڵاو دەنێرین بۆ ئیرادەی گیانبەختکردوانی ڕیزەکانی ناو کۆمەڵە و سڵاو دەنێرین بۆ پایداری و خۆراگریش کۆداری زیندانیانی سیاسی و کۆمونیست لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. ئێمە ئەمڕۆ جارێکی تر سەری نەوازش و ڕێزدا دەنوێنین بۆ هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. جارێکی تر هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە کە تا بەگەیشتن بە ئامانجی سربەرزانەیان درێژە دەری ڕێگا و ڕێبازیان بین. بینەرانی عەزیز ئێمە بەم بۆنەوە ڕپۆرتاژێکمان ئامادە کردووە لەگەڵ هاوکارم کاروان کە هاوڕێیانی پێشمەرگە تێیدا بەشدارن. جارێکی تر پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و لە هەموو زیندانیانی سیاسی و ئازادی خواست لە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو ئەندامانی کۆمەڵە و هەموو ئەو کەسانەی وە دڵیان بۆ کۆمەڵە لێدەدات. لەگەڵمان بن. من سیروز محەممەدی بەرپرسی رادیۆ ئازادی یەکسانی پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوسەنگەرانم دەکەم و پیرۆزبایی لە بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستەران و هەموو زیندانیانی سیاسی دەکەم. هیوادارم 26 ڕێبەندانی ساڵی داهاتوو لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی جەژن بگرین. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیان و بنەماڵە شەهیدەکان و وەزیندانە سیاسیەکان. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی کوردستانەکەم هەروەها لە بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکرد و زیندانیانی سیاسی و هەموو هاوسەنگەرەکانم لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە. شکۆدار بێت 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە. ئێمە وەکو پێشمەرگەکانی کۆمەڵە پەیمان نوێ دەکەینەوە کە هەتا دوایین هەناسەی ژیانمان درێژەدەری ڕێگای پڕ لە شانازی هاوڕێیانی کۆمەڵە و سۆسیالیزم بین. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەم خەڵکی کوردستان دەکەین. بە بۆنەی 26 ڕێبەندان پیرۆزبایی لە هاوڕانی هاوسەنگەرم دەکەم و داواکاریم بۆ لاوانی شۆڕژگێر بۆ مبارزە دژ بە نظامی سەرمایەداری وەرنە ناو ڕیزەکانمان و منیش بە ناوبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە تەواوی هاوڕێیان و هاوسەنگەران مەکەم. پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو هاوڕێیانم لە هەموو بنەماڵی ئەو گیانبەختکردوانەی ڕێگەی ئازادی و سوسیالیزم و بەرابەری لە هەموو زیندانیانی سیاسی و بنەماڵەیان. پیرۆز بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە تواو کادر و ئەندامانی کۆمەڵە و پێشمەرگەکان بە خانەوادە شەهیدان. شەشی ڕێبەندان ڕۆژی ئەلەنیبوونەوەی کۆمەڵە بە تەواوی خانەوادەی ئازیزی گیانبەختکردوانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی پیرۆزبایی ئەەکەم. ئەمنیش وەکو پێشمەرگەکی کۆمەڵە پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بە تایبەت بنەماڵی شەهیدانی کۆمەڵە دەکەم و هیوادارم ئەم ساڵ ساڵێکی پڕ لە ئاوات و خۆشی بێ بۆ هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێش. بیست و ڕابەرانی پیرۆزبایی کەروجە خەڵکی ئازادیواز و بەرابەری تەڵەبی هیوادارە جا 26 ڕێبەنان و ئێساڵیەوە پەیمان نوێ کەرمێوە کە پێیانەیەکێ بارمی شەرەوار و دێمیش زەمین بێمێستەر و شەقامەکە و پیاومێ بە ئازادیە بکە لیاقەت و هەر بەشەری یاسەر و کۆرە زەمینیەوە دیسان پیرۆزبایی کەرو.
بە نۆرەی خۆم 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ڕۆژی دەست بەکارکردنی فعالیەتی ئەلەنی کۆمەڵە بە هەموو هاوڕێیان و کادران و ئەندامانی حزب و هەموو بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم. بیستوشەشی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە، ڕۆژی هەموو خەڵکی کریەکار و زەحمەتکێشە، ڕۆژی هەموو خەڵکی چەساوەیە، ڕۆژی ئەو ژنانەیەوە ساڵەهای ساڵە بە کۆیلەی لە ماڵە ئەژین، ڕۆژی هەموو زیندانیانی سیاسیە وا ساڵەهای ساڵ لە نێو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەشکەنجەکران و بەهۆی ئەوەی کە سەریان بۆ زاڵم و زۆردار دانەنەوان سەریان چووە سەر پەتی سێدارە. سڵاو و ڕێزەنێرم بۆ هەموو ئەو دایکانەی کە ساڵەهای ساڵە غەمی ڕۆڵەکانیان بەشانەکێشن، ئەو ڕۆڵانەی کە لە ڕێگەی ئازادی و یەکسانیدا گیانی خۆیان بەخشی. بژی کۆمەڵە، بژی 26 ڕێبەندان. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هاوڕێیان و پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە هەموو پێشنگەکانی کۆمەڵا لە هەموو خانەوادەی سەربەرزی شەهیدان و لە هەموو خەڵکی کوردستان. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە پێشمەرگانی کۆمەڵە بژی ئازادی بژی بەرابەری. پیرۆزباییەکەم 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە تۆ هاوڕێیان بژی کۆمەڵا بژی حەزبی کۆمونیستی ئێران. پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە هاوڕێیان و خەڵکی ئازادیخوازی کوردستان. بیستوشەشی ڕێبەندان پیرۆزبایی یەکەم لە هەچی خەڵکی تێکۆشەر و زەحمەتکێش و هەروەها بنەماڵەی گیانبەختکردوانی پێشمەرگەی کۆمەڵە. منیش هەروەها بە نۆبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە تەواوی خانەوادەی گیانبەختکردوانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ئەکەم و هیوادارم کە بتوانین لە 26 ڕێبەندانی ساڵی ئاینده بتوانین ئاگری ئازادی لەسەر وێرانەکانی جمهوری ئیسلامی بکەینەوە. منیش وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و هەموو زیندانی سیاسیەکان کە لە ژێر ئەشکەنجە و ئازارە گیانیان بەخت کردووە و دەرسی خۆڕاگریان بە ئێمەداوە کە بتوانین لە ڕێگەی ئازادی و سۆسیالیزمە ڕێگەی درێژەدەری ڕێگاکەیان بین. بیست ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە کۆمەڵە ئاڵای سوسیالیزمی بەرز کردەوە و بوو بە هیوایەک بۆ خەڵکی چەساوە و زەحمەتکێشی کوردستان. هیوادارین بتوانین درێژەدەری ئەو ڕێبازە بین. دووبارە پیرۆزبایی ئەو ڕۆژە مەزنتانم لێ دەکەم. ئێمە وەک جوانانی شۆڕشگەڕی کوردستان 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەین. بیست ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونەوەی تێکۆشانی کۆمەڵە لە هاوڕێیان و هاسەنگەران لە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و خەڵکی جەماوەری کوردستان پیرۆزبایی یەکەم. ئەمڕۆ 26 ڕێبەندان ساڵڕۆژی گیانبەختکردنی ڕەفیقی ئازیز کاک حەمەحسەینی کەریمی و ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵەیە بۆ یەکانە پیرۆزبایەکی گەرموگڕ پێشکەشەکەم بە بنەماڵەی هەموو شەهیدان و زیندانیانی سیاسی و ئەو کەسانی کە لە تێی مۆبارزەی مسەلحانەی کۆمەڵە کەمەندان بوون و داوا دەکەم لە گەنجانی ئازادیخوازی کوردستان وەرنە ڕیزمان و بژی کۆمەڵە بژی سوسیالیزم شەکاوی بێ ئاڵای سووری کۆمەڵە. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بژی کۆمەڵە. منیش بەنەوەبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو هاوڕێیان و هاوسەنگەران مەکەم. پیرۆز بێ 26 ڕێبەندان.
منی بە بەشی خۆم 26 ڕێبەندان ڕۆژی عەلەنیبوونی کۆمەڵە لە خەڵکی ئازادی خواز و چەوساوە و زەحمەتکێشی کوردستان و ئێران پیرۆزبای دەکەم. منیش بە نۆبەی خۆم ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە هەموو خەڵکی ئێژار و فەقیری کوردستان بە تابێچینی چەوساوە پیرۆزبای یەکەم. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. سپاس بۆ ئامادەبوونتان. لە جوانترین ڕۆژ و لە جوانترین کاتدا بەنهێنی لەدایک بوو، بە جوانی و بەنهێنی گەشەی کرد، بە ڕژانی پاکترین و گەشاوەترین خوێن ئاشکرا کرا. جوانترین و پاکترین کچ و کوڕی کوردستان کردیانە عەشقی خۆیان، عاشقی بوون، عاشقی بوون تا ئەو جگایەی خوێنی گەشی خۆیان پێشکەشی کرد. تەواوی چیاکانی کوردستان پڕ بوو لە گەنجانێک کە خۆیان ئامادە کرده بوو خوێنی خۆیان پێشکەشی پارتێکی جوان و پاک بکەن. شارەکان پڕ بوون لە لاوانێک کە ئامادە بوون هەموو کارێک بۆ گەشانەوەی بیرروبڕوایان بکەن. کۆکردنەوەی یارمەتی ماڵی، ڕوونکردنەوەی خەڵک، پێشکەشکردنی گیان و جەستا، ڕاوەستان لە بەرابەر سەختترین ئەشکەنجەی دوژمنان، کێو بە کێو و دێهات بە دێهات و چیا بە چیا تێپەڕکردن بۆ حەولدان، ماندوویەتی، کەم ئەندامبوون، ناهومێدی، ئاوارەی، هەندەرانبوون. دایکان و باوکانی جگەرسووتاو ئەو کاتەی کۆمەڵە تەنیا ڕادۆیەکی هەبوو بە دەیکوت ئێرە دەنگی شۆڕشی ئێرانە، دەنگی شۆڕشی ئێران لە کوردستانەوە دەبیستن. دەنگە خۆشەکەی حەمەی کەماڵی پارازێکی دەکەوتە سەر. ئاسن و فافۆنمان کۆ دەکردەوە تا پارازەکەی لابین و هەواڵەکانمان گوێ بێت. ئەو کاتی بەندیخانەکان بە سرودەکانی کاڵێ و نەجمە و ناسر و کەریم و جەماڵ دەزینگانەوە، ئەو کاتەی هەڵگرتنی چەک بۆ کۆمەڵە جێگای شانازی بوو، ئەو خوێنانەی دران و ڕژان، ئەو ڕۆژە ناخۆشانەی لە چاڵ ڕەشەکان تێپەڕین، ئەو دروشمانەی لەسەر دیوارەکان نووسران، ئەو مقاومەت و خۆڕاگریانەی کران، ئەو فرمێسکانەی دوور لە چاوی دوژمن ڕژان، ئەو دایکانەی جەرگیان سووتا و تەرمی ئازیزەکانیان قەت نەدید، ئەو حەولانەی بۆ کۆکردنەوەی یارمەتی ماڵی کشرا تا کۆمەڵە خۆ بگرێ، ئەو چەکە جوانانەی لە شان کران، ئەوانەی دوای شەڕێکی قورس بە پێوە و بەڕێگاوە خەویان لێکەوت، ئەو سەختیانی کچە پێشمەرگە کێشایان، ئەو کچانەی دەستدرێژیان کردنە سەریان، ئەو خاتونانەی بە دووگیانەوە چوون بۆ شەڕ، ئەو مناڵانەی لە دوژبارترین کات لەدایک بوون، ئەو مناڵانەی لە دایک و باوکیان دوور کرانەوە، ئەو جلە جوانانەی نیشانی پێشمەرگایەتی بوو، جامانە و زەنگاڵ و پۆزەوانە و کڵاوی پێشمەرگایەتی، ئەو بژی کۆمەڵە و بژی کۆمۆنیست و بژی سوسیالیستەی بەر لە سێدارە و ئێدام دروشمدران، گرتنی کۆبوونەوەکان و خوێندنەوەی کتێب و نەبەرکردنیان، پاکی ڕێبەران و دەست بەکاران، جوانترین و سوورترین ئەستێرە و داس و چەکوچ نیشانەکەی،
و ئێستاش نەسلی تازە هەر ئەو ڕێگایە دەپێوێ ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەی ئاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمەین بۆ مردنیش ئامادەین ڕۆژی لەدایک بوونی جوانترین و پاکترین کۆمەڵە پیرۆز بێ 14 ژانویەی 2021 ئاڵمان چاوەڕوانی سوورەسواردا لە شێعرەکانی شاعر حەمە عەزیز پێشکەشە بە یادی هاوڕێ حەمە حوسێنی کەریمی بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی شێرت مەشخەڵە باڵگرە تیشرە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدان کە ڕەنج دەری ماندوونە ناست ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەڵا ڕاوبە نەفرەت کە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵا شۆڕشە هەستە لە بۆ سەو لەمپەری ڕێسەڵمەکە شۆڕش و جیانبازی زادە و خەسڵەتی وەک تۆی کەڵا خۆت لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنان ئاخێز مەکە مەشخەڵان کۆڵجێ هەواری تەمتومان و دووکەڵا دێبەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە کێژەنی ئەو ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماوتەڵە دەرکەوە نم ببارێ سەوزی کەم مەزراوی گەنم نان و هەرزانی بەهایان ڕەنجی تۆی تیاو تێکەڵە بێرەوە جوانووی لە بەفرا کورژن و چوار پەلتەزی و پۆلا سێرەی کەنار گرتووی بە دوای نوورداتەری و باسکی پاڵی لە کار و چێلگەدا ڕەشەڵگەرا و ڕندێکی گوندی لە مستی خەڵک بە زۆر ڕاگوێز کرا و تاڵ و ڕەشماڵی ڕەوەندی بێ هەواری گەرمەسێر ژی لە مۆی گرکانی هەڵچووی شانی ئینسانی بوێر بەژنی لووتکەی هەڵکشاوی زۆر سەر و بەژنی هەتاو مارشی کۆمۆنەی گەروی خۆری شەوی ئەنگوستە چاو سواری زریان بە بڕۆ چەخما خەدە پێشباکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فوئادم سەر بەوە دەرکەوە هۆبە بە هۆبە بەردەبازی ڕێگەتن ڕەنجدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشمەینەتن بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی شێرت مەشخەڵە باڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە
وێڕای سڵاوێکی دووبارە لە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆماندا سەرنج تا ڕایکێشم بۆ بینینی کورتەی چەند هەواڵ. ڕۆژی شەممە ژمارێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستیێران لە جادەی سنەمەریوان و ئاواییەکانی دەوروبەری بە بۆنەی هاتنی ڕۆژی کۆمەڵە دەستیاندایە بڵاوکردنەوەی تراکت و نووسراوە. ڕۆژی هەینی ژمارێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستیێران لە بانا بە بۆنەی هاتنی ڕۆژی کۆمەڵە دەستیاندایە چالاکی بەرینی تەبلیغی. کۆمەڵێک لە دەستفرۆشانی شەقامی فێردەوسی شاریستنە ڕۆژی شەممە لە ناڕزایەتی بە جێبەجێنەکرانی خواستەکانیان لە بەرامبەر بینای ئوستانداری کوردستان دەستیاندایە مانگرتن. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لەقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای سنە سەزای 5 ساڵ زیندانی بۆ زارا محەممەدی پژڕاست کردەوە. ڕۆژی شەممە فەرهاد موساپور خەڵکی ڕەبەت، حوسەین گەرەشی، خەڵکی بۆکان، شەپۆل خزری، خەڵکی مەهاباد، شوان پشتوار، خەڵکی نەغەدا، سۆران حسین زادە و سیروان نووری و عەزیمە ناسری خەڵکی بۆکان بە دوای تەواوبوونی لێپرسینەوە لە گرتوخانەی ئیدارەی ئیطلاعاتی سپا ڕاگوێزی بەندیخانی ناوەندی شاری ورمێکرا. کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی تاران جنوب چالێک لە پرۆژەکانی بەندەری مەجیدیەی ماحشەر لە ناڕەزایەتی بە پێڕانەگەیشتن بە داخوازیەکانیان لە بەرامبەرم شرکەتە دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. ڕۆژی شەممە کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاگرۆس لە ناڕەزایەتی بە پەرداغنەکردنی متاڵەباتی حقوقی و بیمەی داخرا و لە شوێنی کارەکان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. کرێکارانی شارەداری ئومیدیە ڕۆژی شەممە لە ناڕەزایەتی بە نەدرانی حەقدەستە دواخراوەکانیان لە بەرامبەر بینای شارەداری ئەم شارە دەستیاندایە کۆبوونەوە. و ڕۆژی شەممە لە جەریانی دوو تەقینەوەی بەهێز لە گومرکی ئیسلام قەلعەی ئەفغانستان لە سنووری ئێران لانی کەم 60 کەس بریندار بوون. بینەرانی خۆشەویست بە ئاگاداریتانەگەێنی نەتوانن هەواڵ و راپۆرتەکان لەسەر ماڵپەڕەکانی پەیام، کۆمەڵە، حزبی کۆمۆنیستیێران و تەلەگرامی سایتی پەیام چاو لێ بکەن. بینندگان عزیز، امروز یک شنبه 26 بهمن ماه روز کامله است. 42 سال پیش در چنین روزی و در گرماگرم مبارزات توده‌های مردم ایران بر علیه رژیم پادشاهی، کامله پس از 9 سال فعالیت مخفی بر علیه رژیم شاه موجودیت خود را اعلام کرد. این روز در عین حال همزمان بود با جان باختن رفیق محمد حسین کریمی در جریان تسخیر شهربانی شهر سقز. سال روز این مناسبت تاریخی را به همه آنهایی که دل در گروه اهداف و آرمانهای کمونیستی کامله دارند صمیمانه شاد باش میگوییم. درود میفرستیم به خانواده عزیزان جانباخته صفوف کامله و حزب کمونیست ایران. درود میفرستیم به پایداری و استقامت زندانیان انقلابی و کمونیست در سیاه‌چاله‌های رژیم اسلامی. عزیزان، اینک مطابق معمول هر روزه نخست مشروع اخبار ایران، منطقه و جهان تقدیم حضورتان می‌گردد. سپس پیام تبریک سازمان راه کارگر به کامله، سازمان کردستان حزب کمونیست ایران به مناسبت سال روز اعلام موجودیت کامله پخش می‌شود. در ادامه بیننده ویژه برنامه خواهید بود به مناسبت 26 بهمن روز کامله. پایان بخش برنامه‌های امروز خلاصه از خبرهای ایران، منطقه و جهان می باشد. با امید به اینکه تا پایان برنامه‌های امروز با ما همراه باشید، توجه شما را به دیدن مشروع اخبار جلب می کنم.
نخست سرخط خبرها. فعالیت تبلیغی در محور سنندج مریوان به مناسبت روز کامله. فعالیت تبلیغی به مناسبت 26 بهمن در بانه. تجمع اعتراضی کارگران شرکت تهران جنوب. اعتراض کارگران خطوط راهن زاکروس. تجمع کارگران شهرداری الوند. اعتراض کارگران شهرداری امیدیه و تجمع دستفروشان خیابان فردوسی سنندج. فعالیت تبلیغی در محور سنندج مریوان به مناسبت روز کامله. بنا به گزارش دریافتی روز شنبه 25 بهمن ماه، شماری از دوستداران کامله و حزب کمونیست ایران در جاده سنندج مریوان و روستاهای اطراف به مناسبت فرارسیدن روز کامله اقدام به پخش تراکت کردند. در جریان این فعالیت تبلیغی، تراکت‌های روز کامله در بسیاری از روستاهای مسیر این جاده از جمله نگل، میانه، خانگای جوجو، دانیکشت، دادانه، کمانگر، کرگینه، شویشه، کلاتی، بزان، سپیران، عیسی آباد، تازه آباد، تودار، صوفیان و بنیدر پخش و در بسیاری از نقاط حساس نصب شد. این تراکت‌های تبلیغی توجه شمار زیادی از اهالی روستاها و مردمی که از این جاده در حال تردد بودند را به خود جلب کرد. فعالیت تبلیغی به مناسبت 26 بهمن در بانه. بر پایه خبر دریافتی روز جمعه 24 بهمن ماه، شماری از دوستداران کامله و حزب کمونیست ایران در بانه به مناسبت فرارسیدن روز کامله اقدام به فعالیت تبلیغی گسترده کردند. این گزارش می‌افزاید دوستداران کامله در ادامه فعالیت‌های خود به این مناسبت در کوه اربابای بانه و مسیر تردد و استراحتگاه کوهنوردان اقدام به پخش تراکت و شعار نویسی کردند. تجمع اعتراضی کارگران شرکت تهران جنوب. شماری از کارگران شرکت تهران جنوب فعال در پروژه بندر مجیدیه ماهشهر روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم رسیدگی به مطالباتشان در مقابل درب این شرکت تجمع کردند. کارگران معترض تجمع خود را در خصوص اخراج 25 تن از همکارانشان عنوان کردند. به گفته یکی از تجمع کنندگان، اخراج همکارانشان در حالی اتفاق افتاده که این کارگران دارای بیش از 6 تا 8 سال سابقه کار بودند. وی می‌افزاید مدیران این مجموعه بدون هیچ بهانه‌ای اقدام به اخراج کارگران نمودند. گفته می‌شود کارگران اخراجی فاقد بیمه نیز میباشند. اعتراض کارگران خطوط راهن زاکروس. روز شنبه 25 بهمن ماه، شماری از کارگران شرکت خدمات مهندسی خط و ابنی فنی راهن زاکروس که تحت مسئولیت شرکت پیمانکاری تراورس مشمول به کارند، در اعتراض به عدم پرداخت مطالبات مزدی و بیمه خود در محدوده محل کارشان دست به تجمع زدند. به گفته کارگران معترض، پرداخت مطالبات مزدی و بیمه آنها چندین ماه به تأخیر افتاده است. یکی دیگر از مشکلات آنها نداشتن امنیت شغلی به سبب داشتن قراردادهای کوتاه مدت است که باعث نگرانی بیشتر کارگران شده است. کارگران خطوط ابنی راهن زاکروس یادآور شدند بخش دیگری از اعتراضات آنها نامشخص بودن وضعیت مالکیت شرکت تراورس است که از چندین ماه پیش از بخش خصوصی به شرکت راهن واگذار شده است. تجمع کارگران شهرداری الوند. کارگران شهرداری الوند در استان قزوین روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به مشکلات بیمه خود مقابل سازمان تأمین اجتماعی رژیم در این شهر تجمع کردند. یکی از کارگران شهرداری الوند واقع در شهرستان البرز در این خصوص اظهار داشت اداره تأمین اجتماعی شعبه شهر صنعتی البرز به دلیل بدهی‌های مالی شهرداری الوند به تأمین اجتماعی چندین ماه است از تمدید دفترچه‌های درمانی کارگران خودداری می‌کند. به گفته وی، در مراجعه به سازمان تأمین اجتماعی شعبه شهر صنعتی البرز و طرح درخواست تمدید و یا تعویض دفترچه‌ها، مسئولان تأمین اجتماعی عملی شدن این امر را منوط به پرداخت مطالبات معوقی شهرداری کردند، اما ظاهراً مدیریت شهری توانایی پرداخت یکجایی مطالبات تأمین اجتماعی را ندارد. اعتراض کارگران شهرداری امیدیه.
کارگران شهرداری امیدیه روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم پرداخت چندین ماه مطالبات مزدی خود مقابل شهرداری این شهر اقدام به برگزاری تجمع کردند. از قرار معلوم یکی از پیمانکاران پیشین شهرداری امیدیه در استان خوزستان از حدود 3 سال قبل بخشی از معوقات مزدی 50 نفر از کارگران فضای سبز را پرداخت نکرده است. کارگران شهرداری امیدیه در این خصوص میگویند از 1 بهمن ماه سال 96 تا 31 اردیبهشت سال 98 تحت مسئولیت یکی از شرکت‌های پیمانکاری به عنوان کارگر فضای سبز در شهرداری امیدیه مشغول به کار بودند. اما از زمان خاتمه قرارداد خود با پیمانکار مذکور هنوز نتوانستند مطالبات معوقه خود را از او دریافت کنند. به گفته آنها در طول زمانی که زیر نظر این پیمانکار مشغول کار بودند، برخی مزایای مزدی همانند حق سنوات، مرخصی، پاداش، اضافه کاری و حق لباس را به مبلغ حدود 650 میلیون تومان دریافت نکردند. تجمع دستفروشان خیابان فردوسی سنندج. جمعی از دستفروشان خیابان فردوسی سنندج روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم رسیدگی به مطالباتشان در مقابل ساختمان استانداری کردستان دست به اعتصاب و تجمع زدند. دستفروشان اهم مطالبات خود را در خصوص ساعت فعالیت و همچنین میزان کرایه ماهیانه‌ای که به شهرداری باید بپردازند عنوان کردند. یکی از این دستفروشان حاضر در تجمع میگوید دستفروشان میخواهند شروع ساعت فعالیتشان از ساعت 6:30 عصر به ساعت 4 تغییر پیدا کند، چرا که ساعت 6:30 عصر بازار خلوت می شود و آنها درآمدی نخواهند داشت. و همچنین می‌افزاید شهرداری وعده‌های بسیاری برای اصلاح ساعت کاری به آنها داده و در طول این مدت هیچ کدام از وعده‌های خود را عملی نکرده است. اعتراض آبداران روستایی شهرستان ایزه. جمعی از آبداران روستایی شهرستان ایزه روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم پرداخت مطالبات مزدیشان در مقابل ساختمان فرمانداری و اداره آب و فاضلاب شهرستان ایزه تجمع کردند. به گفته یکی از کارگران معترض، کارگران آبدار که بدون عقد قرارداد مشغول به کارند مدت 1 سال است که هیچ دستمزدی دریافت نکردند و فقط دستمزد 2 ماه حقوق علل حساب به آنها پرداخت شده است. گفته می شود بیمه این کارگران نیز تاکنون پرداخت نشده و عیدی و سنوات سال گذشته را دریافت نکرده‌اند. تجمع خانواده بیماران SMA در تهران. روز شنبه 25 بهمن ماه شماری از خانواده‌های بیماران SMA در اعتراض به عدم واردات دارو برای این بیماران در مقابل ساختمان وزارت بهداشت واقع در تهران دست به تجمع زدند. طبق فراخوان کمپین ملی SMA این تجمع از روز شنبه در بازه زمانی 8 صبح تا 8 شب به صورت روزانه و تا حصول نتیجه مطلوب ادامه خواهد داشت. بر اساس این گزارش 3 سال پیش داروی اسپینرانزا به عنوان اولین دارو و تاییدیه‌های لازم را کسب کرد. این دارو به عنوان گرانترین داروی قرن معرفی شد. وزیر بهداشت آن سالها گفته بود مردم ما راضی نیستند که برای بچه پول خرج کنند که 2 سال بیشتر زنده نمی‌ماند. با گذشت 3 سال وفات بیش از 100 کودک مبتلا به SMA وزارت بهداشت هنوز هیچ اقدامی بابت حل این معضل انجام نداده است. کشته و زخمی شدن 2 سوختبر در سیستان و بلوچستان. به گزارش منتشره روز شنبه 25 بهمن ماه 2 سوختبر در شهرستان سیب و سوران واقع در استان سیستان و بلوچستان به دنبال تیراندازی نیروهای انتظامی کشته و زخمی شدند. هویت شهروند کشته شده قاسم ارزیزهی عنوان شده است. در این گزارش به هویت فرد زخمی شده اشاره‌ای نشده است. به گفته شاهدان عینی ماموران رژیم بدون هیچ هشداری به سمت خودروی آنها تیراندازی کردند که باعث واژگونی خودرو شد. در پی این حادثه قاسم ارزیزهی در دم جان باخت و همراه وی نیز به شدت زخمی شد. و آخرین خبر انفجار مهیب در مرز افغانستان و ایران. روز شنبه 25 بهمن ماه در جریان وقوع 2 انفجار مهیب در گمرک اسلام قلعه افغانستان در مرز با ایران دست کم 60 نفر زخمی شدند. این 2 انفجار سلسله آتش‌سوزی‌های شدیدی را به راه انداختند که تاکنون باعث سوختن بیش از 500 کامیون حامل گاز طبیعی و سوخت شده است.
هنوز مشخص نیست دلیل انفجار چه بوده است. مقام‌های ایران و افغانستان اعلام کردند که در تلاش برای خاموش کردن آتش هستند. از سوی دیگر سخنگوی یک بیمارستان در هرات گفت شدت شعله آتش به حدی زیاد است که امکان نزدیک شدن و نجات افرادی که در آتش هستند وجود ندارد. عزیزان بیننده، پیش از پایان مجدداً سرخط خبرها. فعالیت تبلیغی در محور سنندج مریوان به مناسبت روز کامله. فعالیت تبلیغی به مناسبت 26 بهمن در بانه. تجمع اعتراضی کارگران شرکت تهران جنوب. اعتراض کارگران خطوط راهن زاکروس. تجمع کارگران شهرداری الوند. اعتراض کارگران شهرداری امیدیه و تجمع دستفروشان خیابان فردوسی سنندج. به پایان این بخش خبری رسیدیم. توجه شما را به ادامه برنامه‌های تلویزیون حزب کمونیست ایران جلب می‌کنم. پیام تبریک سازمان راه کارگر به کماله سازمان کردستان حزب کمونیست ایران به مناسبت سالروز اعلام موجودیت کماله. رفقای گرامی کماله، فرارسیدن روز کماله را صمیمانه به شما تبریک میگوییم. یاد فراموش نشدنی همه جانباختگان و پیشمرگان کماله که در راه آزادی، برابری و سوسیالیسم به خاک افتادند را گرامی می‌داریم. کماله از همان آغاز با مشی سیاسی کمونیستی شروع به فعالیت کرد. از همین رو بود که در فضای توفنده انقلاب ایران به قطب چپ جامعه کردستان تبدیل شد و به عنوان یک سازمان چپ و انقلابی از پیشگامان مبارزه علیه استبداد، استثمار، تبعیض و ستم بوده است. حاکمیت فاشیستی تازه به دوران رسیده که از همان آغاز با اولین نه بزرگ مردم کردستان و عدم پذیرش رژیم اسلامی روبرو شده بود، برای یورش و ممانعت از اوجگیری جنبش آزادیخواهانه مردم کردستان که با سرنگونی رژیم پادشاهی ابراز وجود پیدا کرده بود، از هیچ توطئه و نیرنگی کوتاهی نکرد. کماله در مقابله با هجوم وحشیانه رژیم جمهوری اسلامی به دستاوردهای انقلابی مردم کردستان مبارزه جانانه ای را در سطوح گوناگون سازماندهی کرد و همراه و همگام و در کنار مردم با ایجاد نهادها و ارگانهای خودحکومتی و اداره دموکراتیک و مردمی شهر و روستاهای کردستان از طریق شوراها، نهادها و نمایندگان منتخب مردم نمونه‌ای درخشان از قدرتگیری توده‌ای از پایین را نشان داد. در این راه هزاران زن و مرد مبارز در صفوف پیشمرگان، در زندانها و شکنجهگاه‌ها، در بمباران‌ها جانشان را از دست دادند. با گذشت بیش از 42 سال از حاکمیت جمهوری اسلامی و با پشت سر گذاشتن دو قیام باشکوه در دیماه 96 و آبان 98 شاهد بیداری بزرگ اجتماعی هستیم. جامعه ایران وارد دوره جدیدی از رویارویی مردم و رژیم و قطبی شدن سیاسی شده است. با اوجگیری اعتراضات و تظاهرات، کارگران، معلمان، بازنشستگان، زنان، جوانان و ملیت‌های تحت ستم کلیت نظام و سیستم سرمایه‌داری حاکم را هدف گرفتند. ستم، استثمار وحشیانه، فقر، گرانی، شکاف فاحش طبقاتی، فساد گسترده حکومتیان، اقتصاد ورشکسته، سرکوب وحشیانه و غیره سیمای امروزی جامعه ماست و رژیم جز سرکوب لجام گسیخته هیچ راه حل دیگری ندارد. جامعه در تندپیچ اساسی و در آستانه تحول بزرگی قرار گرفته است. نارضایتی عمیقی از سیاست‌ها و از موجودیت جمهوری اسلامی وجود دارد، اما این روحیه اعتراضی در مقیاس بزرگ از فقدان یک رهبری منسجم، سیاسی و جمعی رنج می‌برد و نمی‌تواند همه ظرفیت‌های خود را نشان دهد. این واقعیت به اردوی چپ و کمونیستی ضرورت همبستگی همه بخش‌های طبقه کارگر
و مزدبگیر با هویت‌های گوناگون و اتحاد، همکاری و همبستگی همه جریانات چپ، کارگری و کمونیستی را بیش از پیش یادآوری می‌کند. رفقای عزیز، در سالگرد روز کماله امیدواریم که فعالان، اعضا و پیشمرگان کماله در تداوم و تقویت سنت‌های کمونیستی پایه‌گذاران آن و با به رسمیت شناختن اختلافات و تفاوت‌های همدیگر با مبارزه ایدئولوژیک شفاف و روشن در فضایی رفیقانه و با صبر و شکیبایی به اختلافات درونی خود بپردازند و بتوانند پیمان رفاقت و مبارزه متحدانه و مشترک را برای آزادی و سوسیالیسم، برای رفع هر گونه ستم، تبعیض و استثمار تحکیم بخشیده و برای ادامه همکاری و همزیستی راه حل‌های مناسبی پیدا کنند. رفقای عزیز، بار دیگر 26 بهمن روز کماله، سالگرد اعلام موجودیت سازمانتان را به کماله، سازمان کردستان حزب کمونیست ایران، حزب کمونیست ایران، فعالان، اعضا، پیشمرگان و دوستداران شادباش میگوییم. یاد همه جانباختگان کماله و همه مبارزان راه آزادی و سوسیالیسم را گرامی می‌داریم. سرنگون باد رژیم سرمایه‌داری جمهوری اسلامی، زنده باد آزادی، زنده باد سوسیالیسم. کمیته مرکزی سازمان راه کارگر، 13 فوریه 2021. پیشمرگ کارگرانیم، حامی دهقانان، کماله زحمتکشانیم. بگذار در سراسر جهان بپیچد تا هر کجا که ندای ما به گوش میرسد. ما پرچمداران بیباکیم، خواهان برپایی دنیایی نو، دنیایی بدون استثمار، دنیایی که حاکمیتش در دست مردمانش باشد. حکومت سرخ کارگران. سوسیالیسم روشنی بخش جهان فرداست، فردایی که استثمارگران سرنگون شدند. پیشمرگ انقلاب ایرانیم، جانبازان رعایی ستم دیدگان. به اتکا به نیروی خود و در حمایت وسیع مردم در راه رسیدن به حق تعیین سرنوشت پای می فشاریم. پیگیر، بیوقفه و مصمم نیروی خلق را در حمایت خود داریم. هرچند راهمان دور، سخت و خونین و سرخ، اما چه باک از مرگ و نیستی جان میبازیم در راه زندگی. از پیکر خود پلی سرخ میسازیم بین دو دنیای کهن و نو. با خون سرخ خود خواهیم نوشت این سرزمین را برای مرتجعین گورستان خواهیم کرد. ما پیشروان کارگرانیم، خار چشم سرمایداران، فوران خشم و کین.
بیرحم در برابر دشمنان فروغ رهایی مهنت زدگانیم، دشمن اهریمن استعماری. برافرازنده پرچم سرخ، رهرو راهی دور، جانبازان راه آینده، به سان انقلابیون جهان، خونمان روشنگر راهمان، چشم امید مهنت زدگان به راه ما، پیروزی ما آرزوی استثمار شدگان. آینده زحمتکشان روشن خواهد شد. نگاه کن حکومت کارگری را. کوملای زحمت کشانی، کوملای زحمت کشانی، کوملای زحمت کشانی، کوملای زحمت کشانی. بینندگان عزیز برنامه‌های تلویزیون حزب کمونیست ایران و همراهان گرامی در شبکه‌های اجتماعی، درود بر شما. من اسرین رحیمی در خدمت شما هستم برای تقدیم ویژه برنامه‌ای به مناسبت 26 بهمن، سالگرد اعلام موجودیت علنی کومله و 51مین سالگرد فعالیت آن. امروز یک شنبه مصادف است با 26 بهمن، سالگرد اعلام موجودیت علنی کومله. اعلام موجودیت علنی کومله همزمان بود با جان باختن رفیق محمد حسین کریمی از بنیانگذاران کومله. جا دارد یک بار دیگر و به این مناسبت یاد رفیق محمد حسین کریمی و همه جانباختگان صفوف کومله و حزب کمونیست ایران را گرامی بداریم. همچنین در این روز ضمن تبریک روز کومله به خانواده جانباختگان صفوف کومله و حزب کمونیست ایران، به همه کسانی که در سنگرهای مبارز کومله مصدوم شدند، به مردم مقاوم و قهرمان کردستان و به کلیه زندانیان سیاسی در مقابل اراده پولادین اعضای خانواده‌های صبور و بردبار همسنگران شجاع و فداکارمان سر تعظیم فرو بیاوریم و صمیمانه ترین درودهایمان را نثارشان کنیم. در این مناسبت یک بار دیگر پیمان تازه می کنیم که تا آخرین نفس ادامه دهنده راه همسنگران جانباخته ایمان باشیم. روز کومله بر شما پیروز باد. بینندگان عزیز، در این بخش از ویژه برنامه به این مناسبت گفتگویی داریم با رفیق فرهاد شعبانی، عضو کمیته مرکزی کومله، سازمان کردستان حزب کمونیست ایران. توجه شما را به این گفتگو جلب می کنم. رفیق فرهاد، با تبریک روز کومله به شما. اگر موافق باشی سوال اولم را مطرح می کنم. ازتون اجازه می خواهم منم به نوبه خودم 26 بهمن، سالگرد اعلام موجودیت علنی کومله را به شما و همکارانتون، به رفقای حزبی، به همسنگران پیشمرگم در سازمان کردستان حزب کمونیست ایران، به خانواده جانباختگان صفوف کومله و حزب کمونیست ایران، به مردم مقاوم و قهرمان کردستان، به زندانیان سیاسی و کارگران و تهیدستان در ایران تبریک عرض بکنم. رفیق فرهاد، امسال در چه شرایطی و با چه ویژگی‌هایی مراسم‌های کومله برگزار می‌شود؟ ببینید، تا اونجایی که به معیشت مردم کارگر و زحمتکش در سراسر ایران و کردستان برمیگرده، ما با ویژگی‌های کم سابقه روبرو هستیم. اولا بیکاری افزایش پیدا کرده، فقر افزایش پیدا کرده، بیش از 35% از توده‌های مردم کارگر و زحمتکش طی مدت اخیر به زیر خط فقر پرتاب شدند. ما با مهاجرت کاری گسترده از ایران به خارج از کشور و همچنین مهاجرت گسترده کاری در داخل خود ایران روبرو هستیم. گرانی زندگی مردم کارگر و زحمتکش رو در تنگنا قرار داده. تورم
کسی نمیتونه آمارشون نشون بده، چه تورم نقطه‌ایش چه تورم عمومیش. فقط مردم این رو در زندگیشون حس میکنن که از عهده خرید کالاهای اساسی مورد نیاز زندگیشون بر نمیان و سفره‌هاشون روز به روز کوچکتر و کوچکتر میشه. این به جای خود ویروس کرونا طی 1 سال گذشته بر این مشکلات زندگی مردم بیشتر از هر زمان دیگری افزود و خود رژیم جمهوری اسلامی، ما فعلا با جمهوری اسلامی سر و کار داریم، جمهوری اسلامی نهایت استفاده رو از شیوع این ویروس هم از زاویه جمع‌آوری کردن سرمایه‌های بیشتر به نفع سرمایه‌داران و هم تعرض به سطح معیشت طبقه کارگر و مردم توحیده است و هم استفاده سیاسی از شیوع این ویروس. برای مثال من خدمتون عرض بکنم، ما چند روز پیش بود که مراسم‌های دولتی 22 بهمن رو جمهوری اسلامی برگزار کرد. پارسال درست در چنین ایامی بود که ویروس کرونا برای اولین بار شیوع پیدا کرده بود، در قم پیدا شده بود این ویروس. منتها جمهوری اسلامی در حالی که کارشناسانش، وزارت بهداشتش و بخش‌های دیگر حکومتی در جریان بودند که این ویروس شیوع پیدا کرده، اما به خاطر کشاندن مردم به مراسم‌های دولتی حاضر نشدن اعلام کنند که چنین ویروسی در ایران شیوع پیدا کرده. بعد از اون ما در 2 اسفند پارسال به اصطلاح انتخابات مجلس شورای اسلامی رو داشتیم. جمهوری اسلامی به خاطر کشوندن مردم به پای صندوق‌های رأی که البته پاسخ منفی گرفت، باز هم اعلام نکردند که ویروس کرونا در استان‌های مختلف کشور شیوع پیدا کرده. بنابراین جمهوری اسلامی مردم کارگر و زحمتکش رو در معرض خطرات ناشی از شیوع ویروس کرونا قرار داد به خاطر مقاصد سیاسی که داشت و این ادامه پیدا کرد، تا الان هم ادامه پیدا کرده. برای مثال آخرین تصمیم یا فتوایی که جمهوری اسلامی اعلام کرد اون بود که خود شخص خامنه ای اعلام کرد که ما واکسن های تایید شده انگلستان و همچنین آمریکایی رو خریداری نمی کنیم و الان اینا اقدام به خریداری واکسن هایی کردند که البته در سطح 2 میلیون برای یک جمعیت 80 میلیونی در ایران که معلوم نیست آیا این تایید شده هست، کارایی داره، تأثیر داره یا تأثیر نداره. میخوام بگم که جمهوری اسلامی علاوه بر این که در 1 سال گذشته فقر و بیکاری بی سابقه ای رو بر مردم کارگر و زحمتکش در ایران تحمیل کرد و مردم بیشتر از گذشته فقیر شدن، نهایت استفاده سیاسی رو از شیوع ویروس کرونا برد تا بلکه بتونه بقای خودش رو برای دوری دیگر تضمین بکنه. البته من توضیح خواهم داد که آیا جمهوری اسلامی در پیشبرد این تلاش برای حفظ بقای خودش موفق بوده یا موفق نموده. در این شرایط ما به استقبال برگزاری مراسم‌های روز کمله رفتیم، گرچه اعلام کرده بودیم در کردستان اعلام کرده بودیم که همه باید احتیاط بکنن در برگزاری مراسم‌های روز کمله، چه به لحاظ امنیتی و چه به لحاظ حفظ خود دوستان و دوستداران کمله در کردستان. ما شاهد کمپین‌های گرامی داشت روز کمله در نقاط مختلف کردستان بودیم امسال و این نشون میده که مردم از تکاپو برای دستیابی به خواستاشون نیفتادن و جمهوری اسلامی نتونسته تحرکات اجتماعی رو محدود بکنه و جلوش رو بگیره. ما طی روزهای گذشته برگزاری مراسم‌های روز کمله رو در سقه، سنندج، کلاترزان، مریوان، پاوه و شهرهای دیگر کردستان داشتیم و این نشون میده که جمهوری اسلامی نتونسته با وجود شیوع ویروس کرونا مانع برگزاری مراسم‌های روز کمله بشه. گرچه ما گفته بودیم که امسال مراسم روز کمله رو فقط
در مقر مرکزی کماله، اونم به شیوه آنلاین برگزار میکنیم، اما دوستان و دوستداران کماله در شهرهای کردستان پیش دستی کردن و با ابتکارات جدیدی مراسم‌های روز کماله رو برگزار کردن. ما در چنین شرایطی به استقبال از برگزاری مراسم‌های روز کماله رفتیم. رفیق فرهاد، تفاوت‌های امسال با سال گذشته از نقطه نظر زندگی و معیشت و مبارزه مردم کارگر زحمتکش چگونه است؟ ببینید، تا اونجایی که به معیشت مردم کارگر و زحمتکش برمیگرده، من در پاسخ به پرسش اول شما جواب دادم که وضعیت معیشت مردم چگونه است. حقیقت امر اینه که مردم فقیرتر شدن، مردم بیکارتر شدن، مردم تنگ دستتر شدن، اما با وجود همه اینها مردم مبارزتر شدند. جمهوری اسلامی بر این باور بود که اگر خیزش توده های مردم کارگر و زحمتکش در آبان ماه سال 98 رو با اون خشونت بی سابقه ای که ازش استفاده کرد و به کار برد سرکوب بکنه، میتونه مانع تحرکات اجتماعی در جامعه ایران باشه. جمهوری اسلامی در این خیال بود اگر از شیوع ویروس کرونا به عنوان استفاده سیاسی ببره، میتونه مانع اعتراضات و اعتصابات کارگری و توده های مردم کارگر و زحمتکش در جامعه ایران بشه، اما نتونست. ما طی یک سال گذشته حداقل 1500 فقره اعتراض و اعتصاب کارگری در ایران به ثبت رسیده. در جامعه بین المللی ایران رو به عنوان کشورهای اعتصابات و اعتراضات کارگری ثبت کردند و به رسمیت شناختند. من فعلا همونطوری که عرض کردم در پاسخ به سوال اول شما گفتم که معیشت مردم چگونه است. با وجود این تنگ دستی هایی که به مردم تحمیل شده، کالاهای اساسی گیر نمیاد، مردم برای دریافت کالاهای اساسیشون باید در صفهای طولانی بیستن، روغن، برنج، نان و دیگر نیازمندی هاشون رو، گاز، بنزین، همه اینا رو به این شکل تأمین بکنن، اما در عین حال مبارزه و مقاومت مردم علیه جمهوری اسلامی ادامه داشته. من گفتم سربسته 1500 فقره اعتراض و اعتصاب کارگری در ایران طی یک سال گذشته حداقل به ثبت رسیده، ولی میخوام به طور مشخص بگم که ما طی سال گذشته شاهد 90 روز اعتصاب کارگری کارگران مجتمع نیشکر هفت‌تپه بودیم. ما طی یک سال گذشته شاهد اعتصاب هماهنگ کارگران شرکت نفت بودیم و کارگران پتروشیمی بودیم، کارگران پیمانکاریشون بودیم. ما طی یک سال گذشته، نه تنها یک سال گذشته، بلکه طی یک ماه و نیم گذشته، 2 ماه گذشته، شاهد برگزاری چندین فقره اعتراض و تجمع و میتینگ بازنشستگان در مقابل مجلس و همچنین سازمان تأمین اجتماعی در استانهای مختلف کشور بودیم که این حرکت‌ها هماهنگ و سراسری بودند و مطالبات روشن داشتند. به طور کلی میخوام بگم که ما شاهد یک جنبش مطالباتی بر متن این اوضاع بودیم طی یک سال گذشته. پرستاران، معلمان، کارگران، مالباختگان، کسانی که هست و نیستشون رو جمهوری اسلامی در بازار بورس برباد داد، شاهد اعتراضات کارگران شهرداری ها بودیم. همه اینا رو وقتی که در کنار هم میذاری، به باور من ما میتونیم با اعتماد به نفس به خودمون و به مردم کارگر و زحمتکش در جامعه ایران بگیم که روزنه‌های امیدبخشی روبروی ما باز شده. اگر نه، مردم با وجود تمام خطرات ناشی از شیوع ویروس کرونا این همه فداکاری برای دستیابی به مطالباتشون رو انجام نمیدادن. کشاورزان رو نگاه بکنید، روزانه ما شاهد اعتراضات کشاورزان، گوجه‌کاران، هندوانه‌کاران، سیب زمینی کاران، پیازکاران، کشاورزان منطقه اصفهان که حق آبشون رو میخوان، همه اینا در میدان یک مبارزه سیستماتیک علیه جمهوری اسلامی بودن و در مجموع اگر بخوایم از نقطه نظر مبارزاتی
امسال با سال گذشته رو که ویروس کرونا شیوع پیدا نکرده بود رو مقایسه بکنیم، باید بگیم خشم و نفرت توده های مردم کارگر و زحمتکش علیه جمهوری اسلامی طی یک سال گذشته افزایش پیدا کرده و این خشم و نفرت علیه جمهوری اسلامی باعث شده که شکاف‌های درون حاکمیت و جناح‌های حاکمیت بیشتر از گذشته عمیق‌تر بشه. رفیق فرهاد، با این تفاوت‌ها به نظر شما اوضاع سیاسی ایران به کدام سو می‌رود؟ نقش و تأثیر کومله در این شرایط چگونه خواهد بود؟ ما به باور ما فکر می‌کنیم که طبقه کارگری ایران، نمیگم 100%، نمیشه با اطمینان گفت، ولی از اعتراضات و اعتصاباتی که طی یک سال گذشته برگزار کرده به یک خودآگاهی نسبی به عنوان طبقه رسیده. خودآگاهی نسبی به عنوان طبقه به این معنا که منافع طبقاتی خودش رو به عنوان طبقه درک کرده و این جای امیدواری به ما میگه که اوضاع سیاسی در ایران به سمتی خواهد رفت. این رو ما نمیگیم، شما کافیه به رسانه‌های خود جمهوری اسلامی و کارشناسان اقتصادی این رژیم مراجعه بکنید، صحبتاشون رو گوش کنید، مقالاتی رو که منتشر میکنند رو مطالعه بکنید. همه اونها از یک خیزش گرسنگان و تهیدستن در جامعه ایران و به خطر افتادن موقعیت رژیم اطلاع رسانی میکنند. بنابراین اوضاع به ما میگه که ما داریم، من نمیگم، ادعا نمی کنم که 100% وارد یک دوره انقلابی شده ایم یا به زودی خواهیم شد، ولی گام های توده های کارگر و مردم زحمتکش علیه رژیم جمهوری اسلامی که طی یک سال گذشته برداشتن به ما میگه اگر فرصتی پیدا بشه هم شاهد خیزش های توده‌ای گسترده خواهیم بود، هم شاهد اعتراضات سیستماتیک برنامه ریزی شده سازمان یافته کارگران علیه جمهوری اسلامی خواهیم بود. این به این معنی نیست که از بالا تلاش‌هایی در جریان نیست برای دست به دست کردن قدرت از بالای سر توده‌های کارگر و زحمتکش. به شما اطمینان میدم که طی چند ماه آینده قدرت در جمهوری اسلامی یک دست خواهد شد، به این معنی که جمهوری اسلامی در حال حاضر قوه قضاییه رو در دست سپاه و نزدیک به سپاه داره. دوم اینکه این مجلسی که الان در حال حاضر مجلس حکومتی یک مجلس سپاه پاسدارانیه. شما غیر از سپاه پاسداران و وابستگان به سپاه پاسداران و مافیای اقتصادی سپاه پاسداران کسان دیگری رو در این مجلس نمی‌بینید. و سوم اینکه سپاه پاسداران بدون اینکه دست به یک کودتای نظامی بزنه خیز برداشته برای اینکه یکی از نزدیکان به سپاه پاسداران و یا یکی از فرماندهان بازنشسته غیر بازنشسته کار کرده کار نکرده سپاه پاسداران رو به عنوان رئیس جمهوری از صندوق‌های رأی بیرون بیاره. معنی این چیه؟ معنی این اینه کابینه‌ای که بعد از این رئیس جمهور سر کار میاد یک کابینه سپاه پاسدارانیه. ما وزیر آموزش و پرورش سپاهی خواهیم داشت، ارشاد اسلامی سپاهی خواهیم داشت و به ترتیب وزیر نفت، وزیر وزرای دیگر که سر کار خواهند آمد یا سپاه پاسدارانیان یا نزدیک به سپاه پاسداران خواهند بود. این از یک طرف تا اونجایی که با اوضاع داخلی برمیگرده. تا اونجایی که با اوضاع بین المللی برمیگرده تمام داده هایی که ما در اختیار داریم نشون میده که جمهوری اسلامی داره به سمت یک سازش با آمریکایی‌ها میره. همین امروز بود که قطر اعلام کرد که داره رایزنی میکنه یا وساطت میکنه. همین چند روز پیش ببخشید قطر اعلام کرد که داره وساطت میکنه که مابین جمهوری اسلامی و آمریکایی‌ها مذاکراتی صورت بگیره. ولی یه اما در این قضیه هستش. آیا آمریکایی‌ها در حالی که حسن روحانی اعلام میکنه ما به مذاکره کردن با آمریکایی‌ها مذاکره کردن، نمیگه آمریکایی‌ها، افتخار میکنیم این مذاکرات در دوره چند ماهه‌ای که به پایان
دوره حسن روحانی باقی مونده این مذاکرات صورت خواهد گرفت یا نخواهد گرفت. من فکر میکنم شخصا تلاش میکنن که صبر کنن ببینن سرنوشت رئیس قوه قضاییه چه خواهد شد، بعد این مذاکرات حتما باید آغاز بشه، چون جمهوری اسلامی راه دیگری نداره. چه راه دیگری را داره؟ یا باید ماجراجویی بکنه که ظرفیتش رو نداره در مقابل جامعه بین المللی و قدرت نظامی آمریکا، یا باید به دنبال یک دیپلماسی فعال بره. شواهد نشون میده که جمهوری اسلامی علیرغم شاخ و شاخ نکشیدن هایی که برای آمریکایی‌ها داره میکشه و نمایشش رو میده، آمادگی این رو داره که به سمت یک سازش بره. این سازش با آمریکا و غربی‌ها زمینه و ملزوماتش اینه که در داخل دست به سرکوب بزنه. آیا میتونه جمهوری اسلامی با این اقتصاد فرود پاشیده، با این مشروعیت از دست رفته، با این پروژه جمهوری اسلامی فرتود و از بین در حال از بین رفتن، میتونه دست به یک سرکوب گسترده بزنه؟ تلاش میکنه، ولی به باور من مقاومت در جامعه ایران خیلی بالاتر از اینه. نتیجه گیری بکنم، من این داده ها را چه در بعد داخلی، البته در رابطه با مسئله منطقه‌ای فعلا صحبت نکردم، میدونم که جمهوری اسلامی در کشورهای منطقه گراگذاری کرده، دست نشانده های خودش رو بر متن اعتراضاتی که در منطقه وجود داره در کشورهای مختلف کاشته برای روز مبادا. ولی جمهوری اسلامی که ما میشناسیم آماده است بر سر این نیروهای منطقه‌ای خودش هم با آمریکایی‌ها سازش بکنه. بر سر پروژه موشکیش حتما سازش خواهد کرد، بر سر دخالت‌های منطقه‌ای برای بقای خودش سازش خواهد کرد. اون موقع است که ما رو در روی یک رژیم قرار میگیریم که مردم کارگر و زحمتکشه که باید تکلیف خودشون رو روشن بکنن. من شخصا در پاسخ به سوال شما که آینده سیاسی، اوضاع سیاسی به کدام سمت خواهد رفت، میخوام بگم که در آینده به محض اینکه مردم اطمینان حاصل بکنن که خطرات شیوع ویروس کرونا کمتر شده و این واکسیناسیون در جامعه ایران گسترده به کار بیفته، شاهد برپایی اعتراضات توده‌گیر مردم کارگر و زحمتکش در سطح ایران خواهیم بود. نقش کماله چه خواهد بود؟ کماله طی سالهای گذشته زمینه‌های دخالت توده‌های مردم کارگر رو زحمتکش رو در یک جنبش رادیکال اجتماعی فراهم کرده. ما طی چند سال گذشته به فعالین کماله، به دوستان و دوستداران کماله، به مبارزین عرصه‌های رادیکال اجتماعی فراخوان‌های متعدد دادیم که حوزه فعالیت شما، محل زیست و کار شما محیط‌های کارگری و محلات فقیرنشین، میان زنان زجر دیده و ستم دیده جامعه، در میان جوانان به اون جاها برید، سازماندهی بکنید، متشکل بکنید، جنبش مطالباتی را بندازید. ما از چند سال پیش وارد این عرصه از کار شدیم. امیدواریم این نهالی رو که طی چند سال گذشته کاشتیم به تدریج و آهسته و پیوسته ثمر بده و این آجرهایی رو که روی هم گذاشتیم کماله بتونه در این شرایطی که به دوره انقلابی نزدیک میشویم تأثیرات اجتماعی خودش رو بر جای بگذاره. من شخصا میخوام بگم نسبت به نقش کماله، نقش مثبت کماله، تأثیر کماله در سیر تحولات به ویژه در کردستان خوشبین هستم. موقعیت جنبش کردستان و آینده پیروزمند این جنبش در ارتباط با جنبش سراسری و تحولات جهانی مرتبط با ایران را چگونه ارزیابی می‌کنید؟ در این رابطه دو تا پاسخ میدم، شاید کوتاه‌تر از پاسخ به پرسش‌های قبلی شما باشه. من میخوام بگم مردم کارگر و زحمتکش در کردستان باید رهایی خودشون رو پیوند بزنند به جنبش سراسری مردم کارگر و زحمتکش در سراسری ایران. این کم ضررترین و موفقیت ترین راه حل برای به پیروزی رساندن جنبش انقلابی مردم کردستان. تجربه نشون داده اون جاهایی که
ما خودمون رو از جنبش سراسری توده های مردم کارگر و زحمتکش جدا کردیم، فاصله گرفتیم. دستاوردهایی هم که به دست آوردیم موقتی بوده و میتونه موقتی باشه، میتونه مورد تعرض قرار بگیره و این رژیم ها و این حکومت های مرکزی بتونن برای این تعرض خودشون پشتیبانی جلب کنن. ولی اگر بتونیم در سطح سراسری با تکیه بر پشتیبانی مردم کارگر و زحمتکش، کارگران، مردم آزادیخواه برای دستاوردهایی که در جنبش انقلابی مردم کردستان به دست بیاریم، حمایت و پشتیبانی جلب بکنیم و توده های کارگر و زحمتکش در بقیه نقاط ایران در دفاع دستاوردهای ما به میدان یک مبارزه توده‌ای بیان، به شما اطمینان میدم این دستاوردهایی رو که جنبش انقلابی مردم کردستان به دست میاره تضمین شده تره تا این که ما فقط به اتکا به نیروی خودمون تا اونجایی که به جنبش سراسری برمیگرده تکیه بکنیم. ما میتونیم در کردستان دستاوردهامون رو با تکیه بر اراده توده‌های مردم کارگر و زحمتکش در کردستان به دست بیاریم، در این هیچ تردیدی نیست. منتها برای اینکه این دستاوردها ضمانت شده باشه باید بتونیم حمایت سراسری رو جلب بکنیم، از اونها جدا نشیم، از مبارزاتشون جدا نشیم، تلاش بکنیم اعتراضات کارگری در کردستان رو پیوند بدیم به اعتراضات سراسری. بازنشستگان، زنان، جوانان، همه این عرصه های مبارزه به خصوص مردم حاشیه‌نشین شهرهای کردستان، من میپذیرم که در کردستان حاشیه‌نشینی بیشتر از سایر نقاط ایرانه و به دلیل سیاست دشمنانی جمهوری اسلامی علیه مردم کردستان روز به روز افزایش پیدا میکنه. منتها این به این معنی نیست که در سایر نقاط ایران مردم حاشیه‌نشین وجود نداره. وای به اون روزی که این حاشیه‌نشینان بخروشن و به میدان یک مبارزه سراسری علیه جمهوری اسلامی برای تحقق مطالباتشون بیرون بیان. ما تجربه این رو نه تنها در قیام 57 داشتیم وقتی که حاشیه‌نشینان به میدان مبارزه اومدن، بلکه در سایر کشورهای بخصوص کشورهای آمریکای لاتین حضور حاشیه‌نشینان را در مبارزه میدان مبارزه تجربه کردیم. بنابراین میخوام این نتیجه رو بگیرم: یکی از ضمانت‌های پیروزی دراز مدت غیر قابل بازپسگیری دستاوردها و پیروز جنبش انقلابی مردم کردستان پیوند با جنبش سراسریه. تا اونجایی که به نقطه نظر بین المللی برمیگرده، من میخوام این جمله رو تکرار بکنم که بارها و بارها گفتیم و خواهیم گفت: مردم کردستان نباید رهایی خودشون رو به استراتژی دولت‌های بزرگ امپریالیستی گره بزنن. چرا؟ چون آمریکایی‌ها و اروپایی‌ها در بهترین حالت در این منطقه منافع خودشون رو تعقیب می‌کنند. تجربه رو نگاه بکنید، کردستان عراق رو نگاه بکنید، سوریه رو نگاه بکنید، ترکیه رو نگاه بکنید، حتی کشورهایی که رابطه بسیار نزدیکی با آمریکایی‌ها دارن، اونا رو وقتی آدم نگاه میکنه باید به این نتیجه برسه که هیچ امیدی نباید به دخالت دولت‌های بزرگ و به خصوص آمریکایی‌ها بست. مردم کردستان برای رهایی قطعی از ستم ملی، از ستم‌های دیگر و از دشمنی جمهوری اسلامی با خودشون باید بر اراده خودشون، بر مبارزه خودشون تکیه بکنن، هیچ چشمی به آن سوی مرزها نداشته باشن. من میخوام اینو بگم که بایدن میاد، ترامپ میره، اینا هیچ امیدی برای مردم نیستن. البته خوشبختانه تا اونجایی که به مردم کردستان در ایران برمیگرده، به دلیل نفوذ کلام کمله بر مردم کردستان، ما شاهد چنین امیدواری هایی در کردستان نیستیم. رفیق فرهاد، من پرسشی ندارم. اگر شما نکته نظری دارید که بر آن تأکید دارید بفرمایید. یک بار دیگر 26 بهمن روز کمله رو به شما و همکارانتون و همچنین به خانواده جانباختگان صفوف کمله و حزب کمونیست ایران از صمیم قلب تبریک میگم.
بینندگان عزیز، این بخش از ویژه برنامه ما که گفتگویی بود با رفیق فرهاد شعبانی به مناسبت روز کومله به پایان رسید. توجه شما را به ادامه این ویژه برنامه جلب می کنم. با عرض سلام حضور شما بینندگان عزیز و گرامی تلویزیون حزب کمونیست ایران. عزیزان، در این بخش از ویژه برنامه‌های من به مناسبت 26 بهمن روز کومله گفتگوی داریم با رفیق ادیب وطن دوست از کادرهای قدیمی کومله. رفیق ادیب، با تشکر از شرکت شما در این گفتگو. من هم بسیار از شما متشکرم برای فرصتی که به من داده شده در خدمتتون. بله رفیق ادیب، امروز 26 بهمن روز کومله است. قبل از اینکه سوال هام رو شروع کنم، اگه مقدمتاً پیامی یا صحبتی در این رابطه دارید بفرمایید. مجددا با تشکر از این فرصت و با اظهار خرسندی از فرصتی که به من داده شده، اجازه میخوام که به مناسبت 26 بهمن روز کومله به شما و همه رفقای پیشمرگ در تشکیلات علنی و کلیه رفقای دیگر در هر کجا که هستند، از جمله در خارج کشور، و همچنین به فعالین و دوستداران کومله در داخل کردستان که با فعالیت بسیار ارزشمند خود بذر آگاهی و اتحاد در میان مردم کارگر و زحمتکش می‌افشانند، تبریک بگم این روز رو. همچنین به خانواده های سربلند و گرامی جانباختگان صفوف کومله که با صبر و بردباری خود در غم سنگین از دست دادن جگرگوشگانشان به ما درس آموختند و راه پیگیری عزیزانشان را به ما یادآوری می کنند و درود بفرستم و این روز رو به اونا تبریک بگم. در مقابل بزرگواری این عزیزان سر احترام فرود میارم. میدونم که مردم حقشناس کردستان و جوانان پرشور طی این سالها این عزیزان را هیچگاه تنها نگذاشتند و به ویژه در این روز و در این روزها با دستگل وفاداری و حقشناسی به دیدارشان خواهند رفت. همچنین از این فرصت استفاده می کنم به همه عزیزان
در بندی که به خاطر فعالیت سیاسیشون و به خاطر مبارزه در راه احقاق حقوق مردم کارگر و زحمتکش و زنان ستمدیده در جامعه ما در گوشه زندان جمهوری اسلامی به سر میبرند، به اونا درود بفرستم و تبریک بگم. به عزیزانی که بخشی از عمر خود را در صفوف تشکیلات علنی و در نبرد با رژیم جمهوری اسلامی از جانگذشتگی و از فداکاری دریغ نکردند و صدمه دیدند، به این عزیزان تبریک بگم و درود بفرستم. رفیق ادیب، جامعه کردستان در فاصله نیم قرنی که از بنیانگذاری کومله میگذره تغییرات فراوانی کرده. به نظر شما کومله تا چه حد تونسته جوابگوی این تحولات باشه، یا بهتر بگم این که این تحولات اجتماعی چه تأثیری بر روند فعالیت کومله داشته؟ بله، ببینید، کومله مثل هر پدیده‌ای از دل جامعه کردستان و در کل دل جامعه ایران سر برآورد و بنابراین مانند هر پدیده دیگری از تحولات این جامعه طی مدتی که شما به اون اشاره کردید تأثیر گرفته و متقابلا تأثیر هم گذاشته. اجازه بدید که برای روشن شدن این منظور و در جواب مشخص به سوال شما به همون ابتدای تشکیل حزب کمونیست، معذرت، به تشکیل کومله اشاره بکنم. ببینید، تشکیل کومله درست به مصداق این سوالی که شما کردید در واقع از تحولی در درون جامعه آن موقع ایران و کردستان سر برآورد و ناشی از این تحول بود و توضیح میدم که این تحول به چه معنا. در واقع برمیگردیم به اواخر دهه 40 و اون دورانی که در واقع سال 1348 خورشیدی که در پاییز اون سال کومله تشکیل کومله در اون موقع در شرایطی اتفاق افتاد که مناسبات سرمایه‌داری در جامعه ایران میرفت که میرفت که به یک مناسبات مسلط در جامعه ایران تبدیل بشه. به عنوان مشخصتر پدیدار شدن یک طبقه اجتماعی جدید و مسئله که به مسئله رفرم ارضی که با اصلاحات ارضی در اون موقع مشهور شد و میشناسیم، یک میلیون ها دهقان فقیر که از قبل این رفرم ارضی صاحب هیچ به اصطلاح زمینی نشدند و یا اونهایی که صاحب زمین کوچکی شدند، هر دو در واقع، و اونایی که صاحب زمینی شده بودند قادر به بازپرداخت بدهی ها و اقساط بانکی خود به اربابان سابق نبودند، همه اینها به حاشیه شهرها روی آوردند برای امرار معاش و قطع زمین کوچکی هم که به دست آورده بودند اونا جا گذاشتن در واقع. و این بافت جمعیتی اون موقع جامعه کردستان و جامعه ایران رو تغییر داد. از به اصطلاح جمعیت 70% روستایی اون موقع و 30% شهری، این تناسب برگشت. میتونیم بگیم که در طی اون سالها در حاشیه شهرها میلیون ها کارگر با نیروی ارزان خود
ساکن شدند و در واقع این طبقه جدید در واقع با نیازهای خود پا به میدان به جامعه گذاشته بود و مبارزه هر روزه اون کارگران حاشیه نشین مجبورآبادها و حلبی‌آبادهای حاشیه شهرها در واقع برای ابتدایی ترین حقوق خودش جوابی انقلابی می‌طلبید. هسته‌های اولیه کومله اون زمان که با علم جامعه شناسی مارکسیستی و سوسیالیسم به اون روی آورده بودند، این برای یک جواب انقلابی به شرایط اون زمان یک تشکل سیاسی، یک سازمان سیاسی رو تشکیل دادن که بعدها کومله نام گرفت. میخوام این توضیح من به این خاطر بود که همچنان که شما در سوالتون اشاره کردید، در واقع تحولات جامعه از همون اول با تشکیل کومله، از اون تحولات جامعه، از سر برآوردن یک طبقه اجتماعی جدید و خواستها و نیازهای مبارزاتی اون به اون برمیگرده و در واقع خواستگاه تشکیل کومله به اون طبقه اجتماعی اون زمان برمیگرده. اگر تحولات دیگری که طی این سالها اتفاق افتاده بسیار تحولات متنوعی بوده، چه در سطح داخلی، چه در سطح منطقه‌ای و چه در سطح جهانی، که اینها همگی بر فعالیت کومله به مثابه یک سازمان سیاسی با بینشی کمونیستی تأثیر گذاشته و من میکوشم در این گفتگو به گوشه‌هایی از این تحولات مهم اشاره‌ای داشته باشم. با این پیشینه‌ای که من عرض کردم موضوع خدمتتون و گفتم که هسته‌های اولیه کومله به این صورت با بعد از چند سال فعالیت مخفی، 9 سال و 3 ماه فعالیت مخفی، با توشه ای از فعالیت در میان کارگران و زحمتکشان در کردستان و انتخاب زندگی حتی کارگری در محلات فقیرنشین و کارگری، توشه ای از تجربه اندوختند. با این توشه و جلب اعتماد توده های کارگر و زحمتکش در اون زمان، پای به انقلاب سال 1357 میگذارند و در این انقلاب که عرصه بسیار وسیعی رو در مقابل فعالیت اون زمان کومله میگشاید، با این وارد انقلاب سال 1357 میشن و به رهبری و سازماندهی مبارزات وسیع اون زمان میپردازند. یاران قدیمی مردم کارگر و زحمتکش در کردستان به رهبران مبارزات اون موقع آزادی خواهانه مردم کردستان بر علیه رژیم شاه تبدیل میشن و به این صورت در واقع از کومله با این تحول بزرگ اجتماعی از یک سازمان مخفی نسبتاً کوچک به یک سازمان با نفوذ توده‌ای وسیع تبدیل میشه. در واقع با رفقای ما در آن زمان فعالانه در قیام و انقلاب سال 1357 شرکت کردند. اتفاقات بعدی
و تحولات بعدی یکی پس از دیگری بر فعالیت کومله تأثیر گذاشته. به عنوان مثال بعد از یورش نظامی جمهوری اسلامی به شهرها و روستاهای کردستان، کومله لحظه ای در این که در مقابل این یورش نظامی به سازماندهی دفاع مسلحانه بپردازد تردید نکرد و همین خود که زمینه بسیار که در میان توده های مردم زمینه داشت و به خاطر دفاع از دستاوردهایی که مردم کارگر و زحمتکش از قبل در واقع از قبل شرکت فعالانه در انقلاب آزادیخواهانه و ضد استبدادی بر ضد رژیم پهلوی شرکت کرده بودند، برای دفاع از این دستاوردها به فراخوان کومله در اون موقع برای دفاع مسلحانه از دستاوردهای خودشون هم در جواب مثبت دادن در سطح وسیع و به پهنای همه جامعه کردستان. و این البته همین باز تأثیر بر نحوه فعالیت کومله تأثیر میگذاشت. بنابراین رفقای ما و کومله که اکنون به رهبر و هدایت کننده یک مقاومت عادلانه در مقابل یک یورش نظامی وسیع نیروهای جمهوری اسلامی تبدیل شده بود و این امر این سازماندهی و هدایت این مبارزه رو به عهده گرفته بود، در واقع میبایستی برای این مأموریت و این وظیفه تاریخ خود را آماده بکنه و خود را آماده کرد و جواب شایسته‌ای به این مقطع از تحولات جامعه ایران و هم تا اونجایی که به کردستان و بحث ما در این مورد هست برمیگرده جواب شایسته‌ای داد. در این مورد به هیچ وجه از وظایفی که در پیش روی کومله قرار می گرفت شانه خالی نکرد. از جمله حتی ما میبینیم و به یاد داریم که با رویاوری با برنامه پردازی در حالی که مقاومتی در سطح کردستان در یک جنبش وسیع خود را نشون میداد، و در قالب یک جنبش ملی هم خود را نشون میداد، برای رفع ستم ملی برنامه پردازی کرد و ما به عنوان مثال به طرح و برنامه در این مورد پرداخت، برنامه کومله برای خودمختاری در اون موقع و یک ارائه قطعنامه هایی در همین مورد گواه این احساس وظیفه کومله بود در این موقع. بنابراین ما میخوام بگم که این تحولات مرتب بر فعالیت کومله تأثیر گذاشته و کومله با اتخاذ تاکتیک و روش درست و اتخاذ استراتژی درست به پای وظایف تاریخی که در هر موقعیت مشخص در مقابلش قرار بگرفت، به پای اون وظایف و انجام اون وظایف و ادای وظیفه در این مورد رفته است. در همین مورد باز هم اگر بخوایم یک مثال دیگر بیاریم، یورش نظامی رژیم با مقاومت
عادلانه مردم کردستان دچار شکست در همون مرحله اول و رژیم ریاکارانه تن به مذاکره داد. کومله در این موقع این هم تحولی بود در جامعه کردستان و کومله برای ایفای نقش در این مورد آماده بود. به عنوان مثال مسئله با اتفاق بر بینشی طبقاتی و کمونیستی که همواره راهگشا و مانند مشعل راه مبارزه کومله بوده، اون موقع هم ریاکاری رژیم و کسب فرصت و وقتی رو که از به میان کشیدن مسئله مذاکره به میان آورده بود تشخیص داد و با تبلیغات وسیعی در میان مردم کارگر و زحمتکش کردستان اونها رو برای روزهای بعدی و یورش بعدی رژیم جمهوری اسلامی که قریب الوقوع میدانست آماده میکرد. در این حال مسئله مذاکره مسئله‌ای بود، وحدت طلبی در میان مردم کردستان مسئله‌ای بود که کومله نمیتوانست و نمیخواست اون شانه خالی کند. بنابراین در این مورد هم پاسخ مثبت به این خواست و این خواست مردم کارگر و زحمتکش داد و فعالانه به پای تشکیل هیئت معاونتی کرد رفت. در اون موقع عضو فعال اون در مثابه عضو فعال ایفای وظیفه کرد و پاسخ مناسب و شایسته‌ای وحدت طلبی مردم کردستان در اون موقع داد. رفیق ادیب، بله، اگه بخوایم تک تک به همه مواردی اشاره کنیم که کومله داره نقش داشته، مطمئنا در وقت این برنامه نمی گنجه. با همون چند موردی که شما هم اشاره کردید کاملا مشخصه که کومله تا چه حد تونسته جوابگوی این تحولات باشه. اگه اجازه بدید به دلیل وقت کم برنامه میخوام سوال بعدی رو بپرسم. اگر اجازه داشته باشم در این مورد فقط به یکی خیلی کوتاه به یکی دو مورد هم با توجه به ملاحظه شما اشاره بکنم. حقیقتش در ادامه این تحولات تشکیل حزب کمونیست ایران و فعالیت کومله در این راستا، فعالیت صمیمانه کومله در این راستا و در راستای بینش طبقاتی خودش یکی از اون تحولات است که هم بر فعالیت ما تأثیر گذاشت. ببینید در حالی که رژیم جمهوری اسلامی اون موقع جنبش انقلاب سال 1357 آخرین نفسهاش رو در زیر ضربات کوبنده رژیم و سرکوب وحشیانه رژیم آخرین نفسهاش رو میکشید، یک حزب سرحال پرشور در حال تکوین، در حال ایجاد بود و این در واقع جواب یک نیازی بود در حالی که خیلی از نیروهای چپ دچار تشتت و پراکندگی شده بودند، سردرگمی شده بودند. تشکیل حزب کمونیست ایران اقدام مهمی بود و این البته در راستای همون پیوند مبارزاتی مردم کردستان برای رفع ستم در مبارزه در جنبش انقلابی کردستان برای رفع ستم ملی هم در راستای اون سیاست و اون استراتژی بود که کومله دنبال متحدین مردم کارگر و زحمتکش در کردستان برای در جنبش انقلابی کردستان میگشت. این میخوام بگم که از این نوع تحولات از جمله و تحول دیگری به عنوان مثال و سریع اگر بگم مسئله جنگ ایران و عراق به عنوان یک تحول بزرگی بود
در منطقه. این از اون تحولات منطقه‌ای بود که بر کار و فعالیت ما در این موقع می توانست تأثیر بگذاره. بر خیلی از نیروهای چپ در اون موقع تأثیر گذاشت. حتی در کردستان وسوسه این که ممکن سناریوی عراق در ایران تکرار بشه و کماله خود را به دست اینجور در واقع استراتژی با پیروی از استراتژی صحیح و انقلابی خود که اتکا به نیروی مردم کارگر و زحمتکش برای ایجاد هر تغییر و احقاق خودشونه در واقع میتونم بگم که با تبلیغات خود به مانعی در راه ایجاد توهم که از طرف نیروهای دیگه در کردستان میشد، مانعی در راه ایجاد این توهم شد و همکنون ما این نقش رو در کردستان، نقش این آگاهگری رو میبینیم که مردم به این چنین سناریویی کاملا با دید بدبینی نگاه میکنن. رفیق ادیب، شما به عنوان یک کادر قدیمی کومله، امید و انتظارات شما برای کومله در شرایط کنونی و برای آینده قابل پیش بینی چیه؟ خب مسلماً امید و انتظارات ما باید از کومله و حزب کمونیست ایران این باشه که در مقابل وظایفی که جامعه کردستان تا اونجا که به کومله برمیگرده و همچنین ایران عمل کنه. بذارید من یک کم در این مورد توضیح بدم. شرایطی که الان در جامعه ایران وجود داره کاملا شرایطی برای رژیم جمهوری اسلامی شرایط بحرانی است. رژیم جمهوری اسلامی چه از نظر اقتصادی، چه از نظر سیاسی و هم از نظر ایدئولوژیک دچار بحران شده. زندگی مردم را اگه نگاه کنیم از بسیار زندگی مشقتباری است. بیکاری، گرانی و سختی ها و مشقات زندگی و معیشت به راستی کارد به لب مردم رسانده. در این دوران این بیماری اپیدمی کرونا هم به اون اضافه شد که دردی بالای دردها شد و در این شرایط رژیم جمهوری اسلامی با وضعیتی که عرض کردم امکان هیچ گونه نمیخواد و نمیتونه رفرمی هم در واقع به رفرمی رو بیاره، یعنی نمیتونه نانی هم به سفره مردم اضافه بکنه. اولویت های رژیم در جاهای دیگری است که مجال بحث طولانی در این مورد ممکنه نباشه. نیروهای نظامی، تقویت نیروهای نظامی و کمک به نیروهای نیروهای وابسته به خودش در کشورها، دخالت در کشورهای منطقه براش اولویت داره تا رسیدگی به زندگی و معیشت مردم کارگر و زحمتکش در سطح ایران و البته کردستان. به همین خاطر اگه این موقعیت رو ما نگاه کنیم، بنابراین این از ما چه در واقع با توجه به این وضعیت امکان همکنون ما میبینیم مردم اون چی که در توان دارن انجام میدن در مبارزه خودشون. در واقع اون وظیفه اون چی که ما از مردم انتظار داریم به خوبی به انجام رسیده. با فداکاری، با مبارزه هر روزشون، با بودنشون در عرصه مبارزه هر روزه به پهنای ایران. آنچه که در این میان نقصی دیده میشه عبارت است از در واقع رهبری این و عدم تشکل سراسری این مبارزات.
و این کمبودهای جدی هم کار خودشو داره که چگونه نیروهای سیاسی و از جمله روی سخن ما در این مورد با کومل و حزب کمونیست در این مورد باید این باشه که این وظیفه تاریخی مهمی بر عهده ما تا اونجایی که به سهم ما برمیگرده به عنوان نیروی چپ و کمونیست در کومله در کردستان برمیگرده، ما وظیفه داریم که جواب انقلابی به وظیفه انقلابی و تاریخی خودمون عمل بکنیم. خب این میسر نخواهد شد غیر بجز این که ما در اولویت ها رو بشناسیم، اولویت کارمون رو فراموش نکنیم. اولویت کار ما عبارت از چیست؟ اولویت کار ما به قولی عبارت از تمرکز بر کار رو به بیرون به اصطلاح، یعنی به معنای در واقع اگه مشخص تر بگم در شرایط فعلی با اون توضیحی که عرض کردم خدمتتون، تمرکز بر جنبش مطالباتی در سطح ایران و در کردستان است برای کومله و از طریق شرکت فعالانه در مبارزات روزمره مردم کارگر و زحمتکش، زنان ستمدیده، اقشار مختلف ستمدیده جامعه کردستان در هر جا که مبارزه است باید حضور پیدا کرد. در اونجا که حضور پیدا میکنیم ما از این طریق خواهیم توانست اون کمبود در واقع کمبود اساسی رو که اشاره کردم، یعنی مسئله شکل دادن به یک رهبری انقلابی در سطح این مبارزات و نزدیکی نیروهای چپ که جزو اون وظایفی که شما بهش اشاره کردید، اون انتظاری که شما در سوالتون اشاره کردید، در واقع باید بگم که باید به سراغ این وظیفه رفت، یعنی نزدیکی نیروهای چپ و کمونیست تا اونجا به کومله و حزب کمونیست ایران برمیگرده. خب این چه چیزی رو از ما میطلبه؟ و گفتم راهکارش هم شرکت فعالانه در مبارزات روزمره همکنون همه آحاد مردم در جای ایران و کردستان هست. خب و از این طریق نزدیکی رهبران و فعالین به همدیگر، ما با تمرکز بر با چنین روی کردی میتونیم که این نزدیکی و همگرایی رو تقویت بکنیم. خب بنابراین خب مسلمه برای این کار ما قبل از هر چیز خود کومله و حزب کمونیست ایران باید اتحاد صفوف خودشون رو حفظ کنن. این برای ما خیلی خیلی مهم و حیاتی است. نمیشه از صحبت کرد از همگرایی نیروهای چپ ولی در این حال و کمونیست، ولی در این حال خود ما که عبارت از کومله و حزب کمونیست ایران باشیم در میان خودمون خب به اصطلاح صفوف خودمون رو غافل از صفوف خودمان باشیم و اگر صفوف خودمون خللی درش هست این خلل رو با احساس مسئولیت تاریخی در مقام رفع و رجوعش بر بیاییم و خود رو برای روزهای تاریخی که در پیش است آماده کنیم. رفیق ادیب، شما در صحبتاتون گفتید که حفظ وحدت اصولی صفوف کومله برای حفظ دستاوردها و تامین انتظاراتی که جامعه کردستان از این جریان داره حیاتیه. این حرف کاملا درسته. حالا سوال اینه که چگونه میتونیم به این نیاز پاسخ بدیم و چه اولویت‌هایی رو باید در دستور کار گذاشت؟ من در همین شاید پرسش قبلی شما به درجه این پرسش شما البته کاملا بجاست، ولی من در پرسش قبلی هم تا اندازه‌ای شاید به پاسخ این پرداختم، اما مشخص‌تر اجازه بدید که باز در واقع شاید حکم یک تأکید رو داشته باشه. ببینید شما سوال کردید که چه اولویت‌هایی رو باید در دستور کار گذاشت.
همچنان که عرض کردم اولویت برای ما یک رویکرد مشخصه. اون رویکرد مشخص رو من سعی کردم توضیح بدم. ما فعالین ما، همه تشکیلات ما، همه نیروهای ما، کومله و حزب کمونیستان باید متوجه تحولاتی باشه که در پیش است و خوب آماده کردن برای اون. در واقع این هم عرض کردم که این از چه طریقی ممکنه؟ این از طریق شرکت فعالانه در مبارزه‌ای که در پیش است، در مبارزه‌ای که همکنون در جریان است، در جای جای ایران در جریان است. در کردستان ما خودمون با اون روبرو می‌بینیم و از این طریق خب این کار اصلی ماست، این اولویت اصلی ماست. همیشه این روتینه، این کار روتین ماست. اما ما خب با مشکلاتی در این اگه مشکلاتی هم با اون مواجه میشیم که عبارت از پراکندگی نیروهای چپ و کمونیست، ما باید ادای دین بکنیم در این مورد. ما نمیتونیم به ادای دین خودمون در این مورد در واقع نمیتونه خیلی اصیل باشه. این در واقع این خواست هنگامی که ما در میان خودمون احتمالاً با تشتت و نوعی از اختلافاتی که خیلی البته در یک حزب و در یک جریان زنده که معطوف به مسائل جامعه هست و کومله خوشبختانه و حزب کمونیست ایران طی سالها این بوده. خب میتونه وجود داشته باشه. پس بنابراین حفظ وحدت اصولی خودمون این حیاتی است برای اینکه ما بتونیم از عهده وظایفی که عرض کردم خدمتتون و در واقع اگه بخوایم سهمی در نزدیکی و همگرایی نیروهای چپ و کمونیست که جزء وظایف تاریخی ماست، جزء وظیفه اساسی ماست، یکی از وظایف اساسی ماست در کردستان و در به پهنای ایران، خب نمیتونیم در مقابل این وظیفه در واقع خوب به قول معروف از آب در بیاییم. به این معنا که ما باید صفوف خودمون این تشکیلات رو حفظ کنیم و برای وحدت اون برای وحدت صفوف اون از هیچ تلاشی دریغ نکنیم. بنابراین این رو من دوباره تأکید میکنم که راه کارش همون معطوف شدن به مبارزه توده کارگر و زحمتکش و زنان ستم دیده و اقشار تحت ستم در جامعه کردستان و ایران و در همان حال از طریق دامن زدن به جنبش مطالباتی، از این طریق نزدیکی و ایجاد نزدیکی و همگرایی در بین نیروهای چپ، در بین رهبران عملی و رهبران فی الحال موجود در بین توده های مردم کارگر و زحمتکش است و ما برای ادای این وظیفه به قول معروف باید کمربندهای خودمون رو محکم کنیم، صفوف خودمون رو اتحاد صفوف خودمون رو حفظ کنیم، تشکیلات بسیار بسیار ارزشمندی که تا به حال تونسته با توضیحاتی که قبلا خدمتتون عرض کردم که سربلند از تحولاتی که شما در سوال اولتون مطرح کردید، سربلند طی این سالها بیرون اومده ما و تا به اینجا رسونده، این تشکیلات رو حفظ کنیم و بتونیم نقش مؤثرتری در تحولات پیشاروی آینده خودمون ایفا بکنیم.
بله رفیق قدیم، متاسفانه وقت برنامه ما رو به اتمامه، ولی شما 1 دقیقه وقت دارید. اگه بخواید چیزی به حرفاتون اضافه کنید در عرض 1 دقیقه بفرمایید. خیلی خیلی ممنون از وقتی که به من دادید. من نه فکر میکنم خب خود بحث البته بسیار بحث مهمیه و خیلی نکات هست که میشد بیشتر صحبت بشه، ولی همین اندازه کافیه و بار دیگر سپاسگزارم. ممنونم از حضور شما در این برنامه. از شما بینندگان عزیز هم تشکر دارم که تا این لحظه بیننده گفتگوی من با رفیق ادیب وطن دوست از کادرهای قدیمی کماله و حزب کمونیست ایران بودید. حالا شما رو به ادامه برنامه‌های تلویزیون حزب کمونیست ایران جلب می‌کنم. لطفاً بیننده این برنامه‌ها باشید. Zuri şorşine de şakere Bacake Lajira wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmen dakhini Ruba düşmen dakhini Min malay Zuri şorşine de şakere Zuri şorşine de şakere Bacake لجرا وعلى صورم سرودي أشنبون وامرو بادش من دخيني پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. مرگی و شیارم رگی سختم لریا چکید از بیری مشکم مجده دوار روشی تیا مرگی و شیارم رگی سختم لریا چکید از بیری مشکم مجده دوار روشی تیا پیشمرگ آگاهی که میشناسد ره دشوارش را، سلاح اندیشم نوید بخش آینده است. لجلا وعلى صورم سرودي أشنبون وامرو بادش من دخيني برزلوت که یامانجی خوب بیرون ببستم لخباد وازناینم تا نبینم سرباسته برزلوت که یامانجی خوب بیرون ببستم لخباد وازناینم تا نبینم سرباسته من مالا چه بلند است اهدافم، چه بلند است اندیشه رهایی. دست از مبارزه‌ام بر نمی‌دارم تا رهایی و سرافرازی. به پا خیزید هم تباران محرومان، بیایید متحد شویم، به زندگی نور افشانیم، به گور سپاریم روز سیاه را.
چینەکانم وەرن ببین بە یاد لەش بیگەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی دەسا و چینەکانم وەرن ببین بە یاد لەش بیگەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. لەژێر ئەوواڵە سوورم سرودی هاش نەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنی با سلامی دوباره حضور شما بینندگان گرامی تلویزیون حزب کمونیست ایران. در پایان برنامه‌ها توجه شما را به خلاصه خبرها جلب می‌کنم. بنا به گزارش دریافتی روز شنبه 25 بهمن ماه شماری از دوستداران کماله و حزب کمونیست ایران در جاده سنندج مریوان و روستاهای اطراف به مناسبت فرارسیدن روز کماله اقدام به پخش تراکت کردند. بر پایه خبر دریافتی روز جمعه 24 بهمن ماه شماری از دوستداران کماله و حزب کمونیست ایران در بانه به مناسبت فرارسیدن روز کماله اقدام به فعالیت تبلیغی گسترده کردند. شماری از کارگران شرکت تهران جنوب فعال در پروژه بندر مجیدیه ماهشهر روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم رسیدگی به مطالباتشان در مقابل درب این شرکت تجمع کردند. روز شنبه 25 بهمن ماه شماری از کارگران شرکت خدمات مهندسی خط و ابنیه فنی راهن زاکروس که تحت مسئولیت شرکت پیمانکاری تراوس مشغول به کارند در اعتراض به عدم پرداخت مطالبات مزدی و بیمه خود در محدوده محل کارشان دست به تجمع زدند. کارگران شهرداری الوند در استان قزوین روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به مشکلات بیمه خود مقابل سازمان تأمین اجتماعی رژیم در این شهر تجمع کردند. کارگران شهرداری امیدیه روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم پرداخت چندین ماه مطالبات مزدی خود مقابل ساختمان شهرداری این شهر اقدام به برگزاری تجمع کردند. جمعی از دستفروشان خیابان فردوسی سنندج روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم رسیدگی به مطالباتشان در مقابل ساختمان استانداری کردستان دست به اعتصاب و تجمع زدند. جمعی از آبداران روستایی شهرستان ایزه روز شنبه 25 بهمن ماه در اعتراض به عدم پرداخت مطالبات مزدیشان در مقابل ساختمان فرمانداری و اداره آب و فاضلاب شهرستان ایزه تجمع کردند. روز شنبه 25 بهمن ماه شماری از خانواده‌های بیماران SMA در اعتراض به عدم واردات دارو برای این بیماران در مقابل ساختمان وزارت بهداشت واقع در تهران دست به تجمع زدند. به گزارش منتشر روز شنبه 25 بهمن ماه دو سوختبر در شهرستان سیب و سوران واقع در استان سیستان و بلوچستان به دنبال تیراندازی نیروهای نظامی کشته و زخمی شدند. و آخرین خبر روز شنبه 25 بهمن ماه در جریان وقوع دو انفجار مهیب در گمرک استان قلعه افغانستان در مرز با ایران دست کم 60 نفر زخمی شدند. این دو انفجار سلسله آتش‌سوزی‌های شدیدی را به راه انداختند که تاکنون باعث سوختن بیش از 500 کامیون حامل گاز طبیعی و سوخت شده است. بینندگان گرامی، برای آگاهی از اخبار و گزارشات می توانید به سایت‌های پیام، کماله، حزب کمونیست ایران و همچنین تلگرام سایت پیام مراجعه نمایید.